بەڕێزان لەر کوێن سڵاتان لەبێت هاتووم بۆ دەڤەری ڕاپەڕین بۆ قسەکردن لەسەر خەمێکی گەورە کە ئەم خەمە هەتاوەکو دێ بەداخەوە گەورەترە بێ ئەویش پرسی کۆچە. بەڕاستی وەکو مرۆڤێکی کورد وەکو پێشکەشکارێکی کورد چەندە خەمەکەم باسکردنە لە کۆچ دوو هێندە خەمەکەم بۆ کورد و کوردستان ئەوەیە کە کۆچ لە کوێ لەو شوێنەی کە ڕاپەڕینمان تیا کرد لەو شوێنەی کە بەردی بناغەی خەونەکانماندانا بۆ بنیاتنانی کوردستان ئەبوو ئێستا هەلومەرجێکمان بڕەخساندایە کە ئەڵەم ئێستا هەڵبەتە تاک بە تاکی ئەوانەی کە ڕۆژێ لە ڕۆژان لە پۆستی قایمقامێکەوە هەتاوەکو پۆستی باڵای ئەم وڵاتیان هەبووە لە پەرلەمان لە سەرۆکایەتی هەرێم لە سەرۆکایەتی حکوومەت هەر پلە پۆستێکیان هەبووە بەرپرسیارن بەرامبەر بەم ڕووباری کۆچە بەرپرسیارن بەم شەپۆلی کۆچە لەوانەی بەغداوە کە 4 ساڵ جارێ ئەیان نێرین بۆ ئەوێ هەتاوەکو ئەوانەی کە لە ڕابردوو لە ئێستادا حکمی ئەم وڵاتاکەن. ئێستا ئەبوو هەر گەنجێکی دەڤەری ڕاپەڕین بدوێنی هەمومان دابنیشێنێ ئاوا بە چیچکانەوە دابنیشین لە بەردەمیا ئەبوو گەنجەکانی ئێرە باسی کورد و کوردستان و باسی محازەڕاتی نەتەوەی بوونمان بۆ بکەن بەڵام هێشتا نەچووە بچێ هێشتا ئەو سەردەما نەڕۆیشتووە هێشتا هەموو ئەوانەی کە حکمی ئەم وڵاتاکەن هێشتا هەموو ئەوانەی کە بەرپرسیارن لە خەون و ئاواتەکانی خەڵک بەرپرسیارن لە مەرگ و ژیانی خەڵک ئەتوانن هەلومەرجێک لەم دەڤەرە و لە هەموو دەڤەرەکانی تری ئەم وڵاتە بڕەخسێننەوە. لە خۆتانە پرسم لەم هەلومەرجە نادادیەدا لەم هەلومەرجە خراپە ئابوووریەدا گەنجێک بە هەزاران خەون و هیواوە ئەزان مانگی بە چەند ئیشەکە لە دەڤەری ڕاپەڕین 150,000 دینار تاوەکو 300,000. ئایا ئەمە لە یاسای کاری هەرێمی کوردستاندا هەیە؟ ئایا ئاگاتان لێیە کە ئەو یاسا و ڕێسانەی کە دائەڕێژرێ لە ئەرزی واقعدا کاری پێ ناکرێت بەتایبەت لە قەزا و ناحەکان؟ ئایا ئەوەندە شتێکی قورسە 9 ملیۆن ئینسان بەدەست ئەم هەموو نادادی و دڵە ڕاوکێەوە بناڵێنن؟ ئایا ئێوە ئەزانن هەر گەنجێک کە ئەڕوا یا دڵی کچێکە یا جەرگی دایکێکە ئەم وڵاتە بەجێهێڵێ؟ ئێمە یەک گەنجمان لێ زیاد نییە لەبەر ئەوە ئەو تەزەخومە کە لە ناو شارەکانە دروست کراوە ئەو هەموو بینا و ئاپارتمانە ئەو کارگانەی کە لە شارەکانە دروست دەکرێت ئەگەر حەوافزێک بدرێت بڵێن بڕۆ لە دەڤەری ڕاپەڕین دروستی بکە بڕۆ لە پشدەر دروستی بکە بڕۆ لە ڕانیە دروستی بکە بڕۆ لە قەراغ دروستی بکە بڕۆ لە سەنگاو دروستی بکە بڕۆ لە هەورامان و لە سیمێڵ دروستی بکە ئەزانی ئەوان حەز ناکەنە وڵاتە بەجێبێڵن؟ ئەزان هەموو ئەوانەی کە لە ئەوروپان من بەرنامەم لەگەڵیان ناکردووە شەو نییە خەوبێرەوە نەبینن دەردی پەشێوەڵێت؟ نامەوێت لەوە زیاتر بڵێم با پەیامنێرەکەمان لە ناو خەڵکەکەدا قسە بکە دواتر میوانەکانم ئەدوێنم. فەرموون. محەممەد و سەروەر تەمەەن 18 ساڵن دانیشتوی گوندی کانیگوڵانن سەر بە شارۆچکەی هەڵشۆ لە گوندەکەدا 20 ماڵ هەن لە کۆی 20 گەنج 15 گەنجیان کۆچی دەرەوەیان کردووە. محەممەد لە خۆناغی بنەڕەتی وازی لە خوێندن هێناوە و دوو جار داوای ڤیزای تورکیای کردووە. سەروەریش قوتابی خۆناغی ئامادەیە و جارێک داوای وەرگرتنی ڤیزای تورکیای کردووە بەڵام هەردووکیان داواکەیان ڕەت کراوەتەوە و ئێستا دەیانەوێت بە هەر ڕێگەیەک بێت کۆچ بکەن. ئەرەوەڵە براکەم ڕۆیشتووە ویشت زانکۆی تاواکو دۆ بێ کاری ڕۆی کار نەبوو لێرێ ئەگەر کارێک شتێکمان بۆ دابیکەین ئەمە ئامادەنین گوندەکەمان بەجێبێڵین. ئێرە قەڵاتزەیە ساڵانە زۆرترین گەنج لە شارەکەدا کۆچی دەرەوە دەکەن تەمەنیان لە نێوان 16 تاوەکو 25 ساڵانە سێ لەسەر چواری ئەوانەش کوڕن. نەکە سەباتەکەی تایە نەخۆشەکەی تایە و نە ئەو ئاسوودەیەش تێدا کە دۆدەتە کە لێرەکانە بیت بەجددی دەبێت لە خۆت بترسی. ئەنی تۆ پیشەیەکیش دەزانی دەرفەتی ئەوەت بۆ ناڕەخسێت بە شێوازێکی باش بتانی ئیشی لەسەر بکەیت بەتایبەتی قەڵاتزێ شوێن بۆ شوێن دەگۆڕێت بەڵام بەتایبەتی ئێرە زۆر وێرانە. شاری قەڵاتزێ بۆتە خەڵوەتگەی پیران بەڕاستی ئەو گەنجانە زۆر وێ ئیشن و بێکارن هیوادارم هەلیکاریان بۆ دابین بکرێت دەنا بەم زوانە قەڵاتزێ چۆڵ دەبێت و گەنجی تێرا نامێنێت. قایمقامی پشدەر دەڵێت
لە 2022 تاوەکو ئێستا 7,000 کەس لە قەزاکەدا بۆ وڵاتانی جیا کۆچیان کردووە. ئێمە لە قەزای پشدەر بازی موقعی جغرافیە دەین لەبەرەوەی شارەکەی ئێمە شارێکی شوێنێکە موقعی جغرافیەکەی دوورە لە شارە گەورەکانی هەرێمی کوردستانەوە وای کردووە کە بە شوێنێکی چەپەک و دوورە دەست و پراوێز خراو ئەگەر ئاوا بڕوە من پێما بێ بەرەو ئاستێکی خراپتیش دەچێ. بە گوێرەی ئامارەکانی کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکانی ئەوروپا لاشت مانگی ڕابردوودا نزیکەی 3,000 کەس لە ئیدارەی ڕاپەڕین بۆ گەشتن بە وڵاتان کۆچیان کردووە. ئەبوبەکر ئیسماعیل ڕووداو، قەڵاتزێ. بەڕێزان دیارە ئەوە تەنیا لە گۆشەنیگایەک و لە زاویەکەوە دەنا خەمەکانی ئەوان زۆر گەورەن بەڵام داواکاریەکانیان ئەمەندە گەورە نین. داوای هەلی کارەکەن، داوای ژیانەکەن، داوای ئەوەکەن بۆشاییەک هەبێ، شوێنێک هەبێ بۆ ئاهێک، بۆ هەناسەیەک بۆ گەنجەکانیان. ئەمانە هیچی زەحمەت نییە، هیچ گومانێکی شم نییە لەوەی کە سەرپەرشتیار یا ئیدارەی ناوچەکەیان ڕەنگە چەندین راپۆرتیان ناردبێ بۆ سەرێ، بۆیە لە خۆیەوە دەست پێکەم وەکو جێگری سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین زۆر بە خێراتنت دەکەم. چه هەستێک هەیە کە کاکە 7,000 نا 6,000 6,000 نا 5 نا 2 نا 1 گەنجی وڵاتەکەت سەر هەڵبگرێ. چه هەستێک هەیە کە ئامارەکان ناوچەکەت پشکی شێرت بەرەکەوێ لەسەر هەڵگرتنە؟ وڵای لە ڕاستیدا نازانم ئامارەکە دقیقا پشکی شێر بەرمە دەکوێنە، بەڵام بە هەر حاڵ من بۆ خۆم بەداخەوە کەوەڕۆ لە موقعی دەسەڵاتدا، بەڵام خۆم بە شەرمەزار دەزانم بە ڕاستیدا دوو لە تۆ بەس بۆ لە ئاستی ئەو گەنجانە یا لە ئاستی ئەو بارودۆخە ئابوووریە نا لەبارەی لە کوردستان بە تایبەت لە سنووری دەسەڵاتی ئەمەیە من شەرمەزاریانم داوای لەبوردن دەکەم بەڕاستی. هەستەکەی بەڵام ئەمە لە بری دەسەڵات نییە، چونکە من لە موقعی قەرار و سیاسی و ئیداریدا مەرکەزدانیم، بەڵام بە هەر حاڵ بە پێم بەرپرسیارەتی کە هەمانە داوای لەبوردن دەکەم و خۆشم بە شەرمەزار دەزانم بەداخەوە بە تایبەت بۆ خودی خۆم یاخود بنماڵەکەم کە بەشێک لە ڕابردومان برتیوە لە خەبات و تێکۆشان و خوێنڕشتن بۆ ئەو ڕۆنا بۆ ڕۆیکی باشتر. بێمە سەر ئەسڵی بابەتەکە لە ڕاستیدا کاگەڕنج کۆچ بە شێوازێکی گشتی دەرهاویشتەیە دەرەنجام یا زادەی بارودۆخی چینا لەبارە لە زۆر شوێن جەنگ کارەساتی سروشتی وا دەکات کۆچ ڕووداد. بەداخۆ لای ئێمە لە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕین ئەگە بەنونەوە وەربگرین نالەباری بارودۆخی سیاسی سەرەتا دوای ڕاپەڕین شەڕی ناوخۆ کۆچێکی گشتی دەستی پێکرد لە خانەقینەوە بگرە بۆ زاخۆ لە زاخۆ بۆ پشدەر. ئەمە کۆچێکی گشتی سەرتاسەری بوو درێژەی کێشا بۆ پێش پرۆسی ئازادکردنی عێراق. لە دوای پرۆسە هەلومەرجێکی تازە هەم لە عێراق هەم لە کوردستان بە گشتی هاتەکایەوە تا ڕادەیەک پێم وایە لە ساڵانی 2006 تا 2009 کۆچی پێچەوانە دەبیندرا، هەستی پێ دەکرا کۆچی پێچەوانە، کەواتە ئەو کاتە بارودۆخی سیاسی و ئابووری لە کوردستان تا ڕادەیەک زۆر نا سەقامگیری سیاسی و ئابووری هەبوو، جوڵەیەکی بازرگانی هەبوو. ئەم گەڕانەوەت گرنگە، بەڵام ئێستا جامێت نەبوونیە یا ناومێدی گەنجەکانی دەڤەرەکەت سەر هەڵدەگرێت. ئەگە ئیجازە بدێت تەبعاً لە دوای 2009 بەداخەوە بارودۆخی سیاسی ناتەبایی سیاسی نێوان لایەنە سیاسەکان ئەوانەی کە لە دەسەڵاتدان لە کوردستان سەری کێشا بۆچی بۆ دووبارە کۆچ دوای شەڕی داعشی بەسەر لە هاات ئەویش دەرفەتێشکەی زۆر باشی ڕەخسان بۆ گەندەڵی بۆ ناتەبایی سیاسی بۆ لێکترەزانی هەتا کۆمەڵاتیش و لە ڕۆ ئابوووریەکەشەوە داڕوخانێکی ئابووری گەورە هەتا لە موچە لە پرۆژەوە بەرهێنان لە خزمە گوزارە سەرەتایەکانی ئاو و کارەبا لە هەرێمی کوردستان. ئەمە کۆچێکی بەلێشاوی دروست کرد. بەداخەوە ئەوە شوێن تا شوێن فەرق دەکا ئەوەی کە ئێستا ئێوە باسی دەکەن ئیدارەی ڕاپەڕین بەڵێ کۆچمان هەیە، بەڵام دەکرێت قسە لەسەر ئەوە بکەین جگە لە زروفە سیاسی و ئابوووریەکەش بێگومان ئیدارە بەشێک لە بەرپرسیارەتەکەی دەکەوێتە سەرشان دەکرێت بۆ ڕادەی ئێستا نەبێ ئەگەر ناڕێ لە کۆچ ناگیرێت چکە لە ڕووی سیاسیەوە زۆر ناهەموارە وەزع لە ڕووی ئابوووریەوە بەڕاستی وەزعێکی نالکە. کۆچ وەکو مانەوە مافە، بەڵام کاتێک کە کۆچ لە ناچاریدا بێ، کۆچ لەبەر بێکاری بێ، کۆچ لەبەر ئەوە بێ ناتوانانی تحقیقی خەونەکانت بکەی، کەواتە ئەمە بە دەستێوەردان بە پلان بە عەقڵ ئەبێ چارەسەر بکرێت. باش کاگرەت من لە پلانەوە دەست پێ دەکەم. خۆزگە و برادەرانی کە
پلانی داڕشتنی ئابووری یا پرۆژە لە هەر بوارێکە سوودی هەیە یا دەرفەتی کار دەڕخسانەیەکیان لەو بەرنامە وجودی هەبێ بابێن ئەوان پێمان بڵێن ئەو برادرانی کە لە پلانی مرکزن مەبەستم ناو خۆی خۆمان نێچکەیمە وەک باست کردمە بەس ئەوەی کە لە ئەرچی ئێمەیە پرۆژەکان بەرز بکەینەوە بەڵام چی هەیە پلانێکی داناوە باشە لە 100 پرۆژە کە لە هەولێر جێبەجێ دەکرێت لە 100 پرۆژە کە لە سلێمانی جێبەجێ دەکرێت لایەک لە پشدەر لایەک لە بیتوێن لایەک لە هەورامان لایەک ئەوانە نییە چکە کاگەڕێن سەرمایه‌داری پلان نییە یا پلان لە ناوچەکەەوە هەیە بەڵام پلانی ناوخۆی هەیە پێشنیار هەیە بەس ئەزان چۆنە تۆ باشە سەیری ئەزای من مەبەستم لە پلان پرۆژەی گەورە کە دەرفەتی کار دەڕخسێنێ بە سەرمایی بچووک بە سەرمایه‌داری بچووک جێبەجێ ناکرێت بۆ پرۆژانە بۆ سەرمایه‌داران دەکرێت کە لە ناوەندەکانی شار لە هەولێر لە سلێمانی لە شوێنەکە ئەو سەرمایه‌داران وەک تۆ باست کرد ئەگەر مەرجش نەبێ بەڵام ئەگەر دە پرۆژە جێبەجێ دەکات لە هەولێر لەو دە پرۆژێ دەبێت دوانی لە دەروی شار بە بەهاندان ئەمە ئەکرێ بەڵێ بێگومان حوافز ئەکرێ بەڵێ بێگومان ئیگلەکە ئێمە لەوەیە لەسەر باشە دەوڵەمەنەکانی ناوچەکەی خۆتان لێرە پرۆژەیان هەیە ئەگەر مام ناوەند بێ یا بچووکیش بێت بەڵێ کاگەڕنج بەڵام ئەم پرۆژانە دەزین چۆنە سنووری جوگرافی ئێمە بۆ دەوڵەمەندەکان ئێمەشتی لۆکاڵی بچووکن دە کەس 5 کەس ناگاتە 50 60 200 300 هەزار کەواتە ئەم کۆچە یعنی عەسای سحری ناوێ بە پلانێک ئەکرێ ڕابگیرە یان لانی کەم ئەگەر خەڵکێک ئێوە بڕاتە دەرەوە ئەگەر هێزێکی کارمان هەیە لێرە ناتوانین بەگەڕی بخەین با ئەو پرسیارە لە کاک بەکر بکەم ئەگەڕێمەوە خزمەتی جەنابەت ئایا بۆ نمونە وڵاتێکی وەکو ئیمارات عەقدی لەگەڵ چەندین وڵاتە هەیە لە ڕابردوودا عێراق عەقدی هەبوو پێویستی بە هێزی کار بوو ئایا هەرێمی کوردستان ناتوانێت بیرەوە بکاتەوە کە کۆنتراکتێک بکا لەگەڵ وڵاتان چاودێری ماف و ئیمتیازاتەکانی خەڵکی هەرێمی کوردستان و گەنجەکان و هێزی کارەکەمان بکە لانی کەم بە فەرمی بیان نێرێتە دەرێ بڵێ کاکە بڕۆ ئیش بکە بڕۆ سەرمایەک پێکەوە بنێ بە فەرمی نەک لە ئیجاب بخنکێت ناتوانرێ ئەمە دەکرێت کاکڕانچەوە ئێمە دەیبینین هەر پرسیارەکەی بەڕێزت ڕێک من پێچەوانەی دەکەمەوە وەکەوەی بڵێن لە جیاتیەوەی وەک ئێمە خۆم نزیکی 20 ساڵ لە دەرەوەی وڵات ژیاوم زۆربەی وڵاتانی هەتا ئەوروپاش بۆ نمونە کە ئەسکەندەنافیا لە ناویدا سوید بە نمونە بێنینەوە ئەو قیتارانەی هاتوشۆ بە هاوڵاتیانی دەکات هی وڵاتی فەڕەنسایە بەڵام پشکێکی هی دەیدات بە وڵاتی سوید ئەو پشکێ ئەو تەنها ئەوەیە گەنجەکانی بۆ بخاتە سەرکار لە بواری گەیاندن و گواستنەوەدا بەڵام بەداخەوە ئێمە دەیبینین من لە ئەسنای سەردانەکەم بۆ دەرەوەی وڵات لە ساڵی ڕابردوودا ئەوەمان بینی کە سەدام پرۆژەی ئەملاقی بەرپرسانی هەرێمی کوردستان لە وڵاتی هۆڵندا لە بەلجیکا هەتا لە وڵاتی یۆناان بە سەدام پرۆژە کردراوە هەم بۆ وەرگرتنی ماوی پەنابەری بۆ خۆی و خێزان و کەسوکاری و هەم بۆ ئەوەی خستنە بەدەستێنانی داهاتێکی زیاتری زەبەلا ئەوەمان پێدەڵە کە متمانەیەکی بازرگانی سەرمای سەقامگیر لە هەرێمی کوردستان نەماوە بۆیە سەرمایهدارەکانمان هێدی کۆز دەکەن لە جیاتی ئێمە بانگێشتی سەرمایهدارەکان و خاوەن پرۆژە گەورەکانی وڵاتانی پێشکەوتن خواز بکەین لە وڵاتی ئێمەوە بەرهێنان بەڵام گواستراوەتەوە بۆ ئێستا بینەرانی بەڕێز ڕکلامێکی بەلاش بۆ باشوور و ناوەڕاستی عێراق کرێ گوایە گەشەکردن و ئیزدیهارێکی زۆر گەورەی تێدایە و هەموو ڕاوێژکارانی ئەم وڵاتە کاتێک کە پلاندا ڕێژن ئەمەوێ پێتان بڵێم بەشێکی زۆری ئەو ئیزدیهارەی کە لە باشوور و ناوەڕاستی عێراق کە من حەزەکەم ئەگەر ئینسان ئەخلاقی ئینسانی هەبێ ئەبێ لە هەر شوێنێکی دنیا گەشانەوە هەبێ پێی خۆش بێ من پێم ناخۆش نییە بەڵام ئەزانن ئەوە سەرمای هەرێمی کوردستانە ئەزانن بە 16 کەس 200 میلیۆن دۆلاریان بردووە لە دوو شاری هەرێمی کوردستانەوە ئەزانن لە یەک ساڵان 900 میلیۆن دۆلار لە بەس لە هەولێرەوە چۆتە ئەو ناوچانە لەوێ پرۆژەی سەکەنی و پرۆژەی ئەعماری پێکرێ ئایا ئەمە لە هەرێمی کوردستان ئەگەر هەلومەرجێکی ڕێکوپێک بێ مەحسوبیەت بێ عەزێتدان بێ پشکێنە بکرێ ئایا پێتان وایە لە دەڤەری ڕاپەڕین لە هەموو شوێنەکانی کوردستان بەبێ جیاوازی ئێمە پێویستمان بە پرۆژەی جۆرا و جۆر نەبێ ئایا هەر ئەم گەنجانەی ئێمە نییە لە دەرێبن بە هێزی کار ئایا ناخۆش نییە بۆ هەرێمی کوردستان کە ڕووباری خوێنی یاوان لە کۆی 72,000 کەس کە لە ساڵی 2022دا داوای مافی پەنابەرێتیان کردووە لە وڵاتانی ئەوروپا ئەزان لە سا هەفتای خەڵکی کوێیە لە سا هەفتای خەڵکی هەرێمی کوردستانەکەی ئێمەیە بەپێی ئاماری دەستگای لوتکا ئەمەوێ بزانم لێرە باسی ئامار زۆرەکرێ یەکێڵە حوت یەکێڵە دوو یەکێڵە سێ ئێوە کامیان پشت ڕاستەکەنەوە مامۆستا
یعنی مەبەستم ئەوەندە هەزار من ئەگەر بە ژمارەش پشڕاستی نەکەم وەڵام دڵنیام لەوەی کۆچەیە دڵنیام هەیە بێکاری زۆرە جا بێکاریەکەش تەنها لە ناو خەڵکی نەخوێندەوارزانم بەس زمانی ئێوە گرنگە لەبەرەوەی کە باسی پلانت کرد ئەبجەدیەتی پلان مامەڵەکردنە لەگەڵ ژمارە چەند هەزار کەس لە لای ئێوە من ناڵم کۆچی کردووە سەری هەڵگرتووە بێگومان ئامارەکە بە دقیقی لەوانەیە کاک بەکرد لە بواری کۆچ و کۆچبەران یا پەنابەرانیش دەکە لای ئەو بێت بەڵام ئەوەی کە باز دەکرێت بۆ ڕادەینە لە ڕاستیدا بەڵام لەبەروی مۆقعی جوگرافی ئمە بچووکە تۆ کە هەز دەکەی لە 500,000 چەند هەزارێک بڕوا پێ و دیارە ئەگەر نا سلێمانی هەولێرش کۆچێکی زۆری هەیە بەڵام لەوێ وەگوتم دەرفەتی کار باشترە لە ڕاستیدا لەوێ دەرفەتی کە بۆ ڕادەیە ئێرە نیە ئێمە جگە لە شاوێک خەڵکی نەخوێندەوار کە دەرفەتی کاری بۆ نەرخساوە لە هەمان کاتدا خەڵکێکی یەکجار زۆری خاوەن بڕوانامەمان هەیە بەڕاستی یعنی ئینسان زۆری خاوەن بڕوانامەکان کە دەڕۆن بێگومان کە هەز دەکا خوێندنی تەواو کردووە زانکۆ و پەیمانگا بەڵام هەز دەکا ساڵێک نە 2 ساڵ نە دوو لە هەمووی زانچیە لە ڕووی نەفسیە و برادرانی ئێمە جگە لەوەی بێکارن شعوریان بریندارە تۆ گەنجێکی خوێندن تاوا کردو بۆ 250 دەبێت چاوەڕێی دەستی دایک و باوک بکەیت باوکیت کرێکارە لە بازار ڕێگەڕێتەوە 15,000 بیست ئەگەر ئیش شێوێ چی بەشی تۆ بدە اینجا تۆ سەردەمی تەکنۆلۆژیە یعنی هەر گەنجێک لە وڵاتی ئێمە ماگانە پێویستی بە 200,000 بۆ ڕایکردنی کاروبارەکانی بە ئامێرە تەکنۆلۆژی ئەنی گرفت زۆر خەڵک ڕاستە بە 150 ئیشەکات نیشە بە 150 گومان نییە ینی زۆربەی ئەو برادرانەی کە لەگەڵ ڕێزم بۆ پیشەکان بوون بوونە ئەوەی کە بەردەستە شاگردە لە دوکانەکان لە مۆڵەکان لە 150 تێ ناپەڕێ نیشە اینجا 150 تێ ناپەڕێ نەخێر شتیوانیە لە ینی هیچ ئەوانەی کە لە ناو بازاڕیش دەکەن تەبعانەوانە بە شەفتە کاگرنج تەسەوڕ ناکەم ینی بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی کارە بێت لە 350 لانی کەمی کەمتر نەیرێ بە خەڵک اینجا لەسەر ئامار دیارە زۆر شتە بیستین کاک بەکرد 1000 3000 5000 حەزەکەم لەسەر ئامار هەندێک قسەم بۆ بکەی هی دەبەرەکەی خۆتان بەڵامی کوردستان ئەمساڵ چەند کەس ڕۆشتووە بە ناوی خۆی گەورە دیارە من خوازیار بووم نوێنەری وەزارەتی دەستەبەری کاروباری کۆمەڵایەتی لێرە با ئەگەر لێرە بۆە چیتەوت لێرە بە پێمان دەگوت بزانین ئەم وەزارەتە مەعەلی چ لە عرابدا لە ناو حکوومەتی هەرێم بەلای تۆ مەحەلی چییە؟ ئێستا هیچ ڕۆڵێکی وای نەبینیەوە ئەوەی دەبینێت دەسا کە کۆمەڵێک سەر لەو سەبەتەی خۆراکی لە وڵات ئەوەنی ڕێنمایی دەرکردووە لە با 350 بێ ئەو دەبێت بە دوا دۆزینەوەی هەلی کاردا بگەڕە کاک ڕەنج بە دوا چەندین کارگەی بچووکەیە لەم دەبەرەدا بەڵام لەگەڵ ئەوەشە دەبینین زۆربەی زۆری خەڵکی بیانیە کاری تێدا دەکات بەڵام گەنجەکەی خۆمان دەستەوستان ماوەتەوە ئەوەلای گەنجەکەی یا خەتای و موچەیە بێگومان خەتای موچەکەیە نەک خەتای گەنجەکە دەبین باشە لە کوردستان چەند کەس ڕۆشتووە ئەم ساڵ با لەوێنە گەورەکەەوە دەڵێن من سەرەتا سوپاس جەنابەت دەکەم بۆ گەیاندنی خەمەکانی خاوەن بێسەر و شوێنەکان بۆ جەنابی سەرۆک کۆمار بۆ هیوای ئەنجامێکی هەبێ هەڵبەت لە سۆنگەی خەمخۆری ڕێکخراوەکەمانەکە ماوەی 13 ساڵە لەم بوارەدا کار دەکەین من کەم تەرخەمیەکەم کرد تەمانەوەیە دەستخۆشی لە کاک دکتۆر لەتیف ڕەشیدیش بکەم دوای بەرنامەی پێشوم بەڕاستی پەیوەندی پێوە کرده بووین بەڵام من شەرمەندەم ئەو کاتە من بەردەست نەبوو بووم داوای کرد ئەو میوانانەی بەرنامەکەم لە بەغا بیان بینێت ئینشاءڵڵا ئێستا ئەمان ئامادەن و چاوەڕوانی دەرفەتی دووەمی جەنابی سەرۆک کۆمارەکەن بۆ تەنسیقکردن لەگەڵ رووسیا و هەندێک وڵاتی ترکە پەنابەرەکانمان لەوەی گیریان خواردووە بەڵێ یاون بوون سەبارەت بە داتا کاک ڕەنج ئێمە کۆمەڵەکەمان پشت دەبەستێت بە سێ سەرچاوە سەرچاوەیەکیانەوەیە کە پشت بە نوێنەرەکانمان دەبەسین یەک لەوانە کاک پێشڕۆ عەبدوڵڵا کە لە بەڕێز لەگەڵ تاوی میدیاکان قسە کردو هاوکات لەگەڵ بەڕێزیشتان بۆ خۆی ئەندامی دەستەی دەستگای کۆچی پەنابەری وڵاتی یۆنانەوە هەم وەرجێڕیشە سەرچاوی وڵاتی یۆنانمان کاک پێشڕەوە و هەم لە وڵاتی ئیتاڵێش لە دەستگای کۆچ بە هەمان شێوە هاوکات لەگەڵ ئەسکەندنافیا دووەم سەرچاوی ئێمەوەیە بەڕاستی لە ڕێگەی قاچاقچیەکانەوە کە چەند یەخت دەردەچێت بەردەوام متابعە دەکەین بەردەوام چاودێری دەکەین چونکە خەڵکێکی زۆر دەردەچێت یعنی داتاکانتان وردەمە بەس بەڵێ ئێمە وەک باسم کرد لە سۆنگەی خەمخۆریمانەوە 13 ساڵە کە لەم بوارە کار دەکەین نامانەوێت داتایەکی لاوەکی بخینە بەردەم بینەر و بیسەران دوای تێیدا تووشی هەڵە بین تووشی گلان بین لە پێدانی داتاکان بۆیە زۆر بەوردی کاری لەسەر دەکەین وەک باسم کرد سەرچاوە یەکەمان نوێنەرەکانمانە لە وڵاتی یۆنان ئیتالیا ئامارەکان دوو بۆی لای بەڕێز هەم قاچاقچیەکان 2000 لە نووسینگەکان چونکە هی نووسینگەکان زۆربەی داوای تەڵەبزانە هەر ڕێکخرا پرۆسیجەری خۆی هەیە چۆرە سەر ئامارەکان ئێمە گەرباز لە کۆی گشتی 8 ساڵی ڕابردوو بکەین
لە هەرێمی کوردستان باشە ئامارت بدەینە دەست بە پێی داتای کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکانی ئەوروپا بەکەم ڕێژەمان وەرگتووە نەک وەگەوە 153600 کەس لە ماوەی 8 بۆ 9 ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستان کۆچ کردووە 9 ساڵە 153600 کەس کۆچ کردووە 153600 کەس لە 9 ساڵدا بەڵێ چەندی لە دەڤەری ڕاپەڕین بووە تەنها بەڵێ لە دەڤەری ڕاپەڕین 34000 کەس کۆچ کردووە چەندی هی ئەم بەسی دەڤەری ڕاپەڕین کە دوو قەزاو ناحیە لە خۆ دەگرێت 2023 چەندی زۆرینەی ئەوەی کە ڕێژەکە زیادی کردووە لە 2020ەوە بەراورد بە ساڵانی ڕابردوو زیادی کردووە ئیم ساڵیش زیادی کردووە بەراورد بە ساڵی تا ئەم ساڵ چەند کەس ڕۆشتووە ئەوەی کە تۆمارتان کردووە ئەوەی کە تۆمارمان کردووە لە 8 مانگی ئەم ساڵدا لە هەرێمی کوردستان 17400 هاوڵاتی 17400 کەس لە هەرێمی کوردستان 8 مانگی ئەم ساڵ ساڵی 400 کەس بەڵێ زیاتر بۆ ئێمە ئەو ئامارەمان بۆیە لە 8 مانگی ئەم ساڵدا ڕاگەانی ساڵێک ڕاناگەین تا کۆتا ڕۆژی ساڵ بەڵام لەگەڵاتنی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان و هێنانی چەندین ڕێکخراوی نێودەوڵەتی بۆیە ئێمە پێشنگایەکی قوربانیانی چەندی دەڤەری ڕاپەڕینە نزیکی 3000 هی دەڤەری ڕاپەڕینە دەڤەری ڕاپەڕینەوە جەنابی کە حاکم ئاماژە کرد لەم 8 مانگەدا بەڵێ لەم 8 مانگە 3000 کەس لێرە ڕۆشتووە بەڵێ باشە ئێوە لە داتاکان ئاوردەکاریەکەن خاوەن بڕوانامەن ئایا گەنجن مناڵیان هەیە ژنیان هەیە هەندێک تەمەنیان چەند بۆ چەندە هەندێک لەوەم بۆ بگەڕیتەوە دیارە وەک پێشتر باسی کرد لە پامێرە بەڕزەکەتان باسی کرد لە 16 ساڵەوە تێدایەتی تا دەکاتە سەروی 50 ساڵ یەک شتی ترەیە کاگرنج ڕێژەی کۆچی خێزانی ئێستا زۆر زیادی کرد بە ڕێگەی ئاو و ڕێگەی بەڵام ئێستا زیاتر ڕێگایەکان چڕ کراوەتەوە بە ڕێگای ڤیزا وڵاتی پۆلۆنیا بولغاریا هەنگاریا بۆسنا ئەو سێ وڵاتە زیاتر خواستی لەسەر لەبەرەوەی مەترسی لەم ژمارەی کە ڕۆیشتووە چەندێک قوربانیمان هەبووە چەندێکیان ون بوون چەندێکی تەرمەکانمان بۆ هاتۆتەوە ئێمە کۆی گشتیمان قوربانی و بێسەر و شوێنەکانمان بەیەکەوە کردووە داتای بێسەر و شوێنەکان لە فۆلدەرێکی بڵێن بەشێکی تایبەتدایە لە هەرێمی کوردستان لە کۆی 153600 هاوڵاتی کە کۆجیان کردو 566 هاوڵاتی بۆتە قوربانی بە بێسەر و شوێنەکان بێسەر و شوێنەکان بەڵێ لەم ڕێژە 566 بەردەڤەری ڕاپەڕین کەوتووە کە دوو قەزا و نۆ ناحیا 9 ملیۆن کەسی تێدا دەشیت زۆریان خنکاون بەشێکی زۆری خنکاوە بەشێکی زۆری خنکاوە ئەو ئامارە لە بەردەستماندا ئەی تەواوی ساڵی ڕابردوو بەڵێ چەند کەس لەم دەڤەرە کۆچی کرد ساڵی ڕابردوو ساڵی ڕابردوو 1800 کەس کۆچی کرد 1800 کەس لە کۆی 28000 بەس لە دەڤەری ڕاپەڕین بەڵێ ساڵی 2020 بۆ 21 بەس 22 بۆ 23 22 بۆ 23 چەند 3200 کەس کۆچی کرد بوو یعنی بە 2 ساڵ 11000 بەڵێ لە کۆی ئەو چەند ساڵی وەک باسم کرد 8 بۆ 9 ساڵی ڕابردوو لە دەڤەری ڕاپەڕین 34000 هاوڵاتی کۆچی کردووە ئەی ئەوە پشت ڕاستەکەنەوە کە لە سەدا هەفتای 72000 کەس خەڵکی هەرێمی کوردستانە کە لە وڵاتانی ئەوروپا داوای پەناهەندەییان کردووە لە عێراقەوە ڕۆشتون بەڵێ دەکرێت دیارە ئەمە ڕێکخراوی لووتکە کردوێت بەڵێ ئەمە ڕێز و لە سەدا بۆ دەستگای خەڵکی هەرێمی کوردستان بەڵێ دەستخۆشیان لێ دەکەین دیارەوانی شۆک بەڕێست باش کرد هەر ڕێکخرا و لە دیدگایەکی خۆیەوە بە دووادا چون دەکات سەرچاوە هەیە بەڵام بینەرانی بەڕێز ئامار زۆر هەستیارە کاسترۆ شتێکی جیاواز دەڵێ لە ژمارەکانی کاک بەکر و جەنابی کاک ئەحمەدیش پاش ئەم ناوبڕا ئەگەڕێمەوە و خەمەکان یەک خەمە پشدەر بێ قەڵاتزێ بێ ڕانیە بێ سیمێل بێ سنگاو بێ قەرەداغ بێ هەورامان بێ تەوێڵە بێ بیارە بێ کاتێک کە باسی نەهامەتیەکانەکەم لە دەڤەری ڕاپەڕین ڕقەمەکە گەورەترە دەنا هیچ جیاوازیەکی نییە دەنا ئەو خەمانەی کە ئەمان هەیەە لە ناوچەکانی تریش هەیە هەمان هۆکارە و دەردەکە یەک دەردە و دڵنیاشم لەوەی ئەگەر حەکیم هەبێ دەرمانەکەش هەر یەک دەرمانە پاش ئەم ناوبڕا ئەگەڕێمەوە بەڵێ بەڕزان جارێکتر سلااوان لەبێ کاک کاستڕۆی بەڕێز بە خێراتی سەر چاوەکانم لەسەر ئەو ئامارانە چیەڵێ وابزانم ئامارەکان لای ئێوە جیاوازە
من باسی ئامارم نەکردووە هاوڕێم باسی و بابەتی کرد دەکرێت هاوڕەیەکی تر تێبینی هەبێ لەسەر و بابەتە گومانی تێدا نیە بابەتی آخر من وەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگا لێت دەپرسم کە زۆر جار وەکو سەرۆکی لیژنەی داراییش و بێجگەلەوە لە مناقەشە عامەکانیشا کە یعنی تەواجدت هەیە ئێوە پەرلەمانی ناوچەیی خەڵکن ئەگەر وەزیرێک حزب دایدەنێ مدیر عامێک حکوومەت و حیزب دایدەنێ ئێوە خەڵک داتان دەنێ لەبەرەوە چاوەڕوانەکانی خەڵک لە ئێوە زۆرترا بەبێ پرسیار دێمەلات لەسەر ئەم شەپۆلی کۆچت جەنابەت چییە فەرمووی بەداخەوە ئەوەی کە دەبیندرێت دیاردەی بابەتی کۆچی تێپەڕاند و بابەتەکان بوونە بابەتی خێزانی خەڵک ئێستا بە خێزانی کۆچ دەکات ئەمە ئەومان پێ دەڵێکە لە کوردستاندا نادادی و ئەو ناسەقەمگیری سیاسی هەیە و سیاسەتی ئابووری هەڵا ئەم بابەتەی دروست کردووە و بەداخەوە بەتایبەت لە دەڤەری لە ئیدارەی ڕاپەڕین ئەوەی دەبینین کە بە دەڤەرێکی کوشتتوکاڵی بەناوبانگە بە شوێنێکی ناوچەیەکی پیشەسازی بەناوبانگە چەند بوار هەیە ئەتوانرێ لە وڵاتی ئێمەدا یا حکوومەتی ئێمە پلاندار ڕێژەرانی ئێمە بڕیار بەدەستانی ئێمە ئیمزاکەرانی ئێمە چەند سێکتەر هەیە ئەتوانن لێرە لە بیکەن بە ئاڵتون بۆ خەڵکەکەی بەس بە سێکتەری کوشتتوکاڵی ئێمە دەتوانین بەس دەڤەری ڕاپەڕین ئەگەر وڵاتانی تریش بەخێونەکەن دەتوانین سنووری ئیدارەی هەرێمی کوردستان بە تەواوەتی لە هەموو کەرەستەکانەوە دابین بکەین بەڵام بەداخەوە بە بەرنامە کار لەسەر ئەوە کراوە کە شادماری بەهێزی کۆمەلگاکەمان کە گەنجەکانن بەدەستی خۆمان لە گۆڕیانین خاک و نیشتیمانەکان پێ بەزی بێن بەنمونەی ئەوەی کە لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی بازرگانیەوە کە ببینین ئەمە بە سەدان کارگەی بلۆکمان هەیە کە لە ئێستادا کار ناکەن ئەوەیە ئەمە کارەبان لەسەر زیاد دەکەین ڕسوماتیان لەسەر زیاد دەکەین لە جیاتی ئەوەی هاوکاریان بین گەنجەکانی ئێمە ڕۆژانە بە 3000 دینار کار دەکەن کارتۆن لە کۆڵانەکان کۆ دەکەنەوە کە ئیوا پیوابێ گەنجی ئێرە گەنجی ئیدارەی ڕاپەڕین کار ناکە ئەمە لەگەڵ ڕێزم پێچەوانەکەی ڕاستە زۆر جار دەبینین کە گەنجەکانی ئێمە کار ناکەن یان گەنجەکانی ئێمە بە دوای هەلی کاردا ناگەڕێن بەداخەوە ئەوە دەرچووی زانکۆ پەیمانگاکانی ئێمە نیشتیمان بەجێ دێڵن ئەوە گەنجەکانی چەند پۆینتی گەشتیاری هەیە لە ناوچەکەی ئێوە توانرێ ئیستثمار بکرێت باشترین شوێنی گەشتیارین باشترین شوێنی بازرگانین باشترین شوێنی کوشتتوکاڵین لە سنووری ئیدارەی ڕاپەڕین دەشتی بتوێن شامبەشانی دەشتی شارەزوو دەتوانین سوودی لێ ببینین کە ناتواندراوە سوودی لێ ببینێ ئەوەمان پێ دەڵێ کە گەنجەکانی ئێمە کۆچ بکەن و ئەگەر گەنجەکان نەبان گەنجەکان ئەو گەنجانەی کە کۆچیان کردووە ئەوان نەبان ئێستا ئێمە قۆناغی 90-80کانمان تێنە دەپەڕاند خانووەکانمان هەر بە خانی گوڵ و قوڕ دەمانەوە نادیەکانمان ئەو گەنجانە بەخێویان دەکەن هاوکاریان دەکەن پشتیوانیان دەکەن کە ئێستا لە دەرەوەن باشترین کۆڵەکەی بازرگانی کە برو بە کۆمەلگاکەی ئێمە بە ناوچەکەی ئێمە دەدا ئەو گەنجانن کە خێزانێک گەنجێکی لە خارج نەبێت جیاوازە لەوەی کە خێزانێک هیچ کەسێکی لەوێ نییە بۆیە گەنجەکانمان گەنجی باشن گەنجی بەتوانان ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت سوود لە توانای ئێمە باشە لە زاری تۆ بیبستم بۆ نمونە گەنجێکی خێر لە خۆنەدیوی کورد لەم دەڤەرە تەنانەت بە چەند ئامادەیە کار بکە و دەستشی ناکەوێت من یەکەکەم لەوانە کە بەردەوام کار لە مەجای کرێکاری و ئەو بابەتانە دەکەم منەوەی بۆت باز دەکەم دوێنێ ڕوویداوە کرێکاری نەخۆشخانەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین 3 ڕۆژە موچەی مانگی 2022 وەرگرتووە من دەپرسم ئێستا من ماڵم بێنم بۆ ئێرە ئەم مایکوشتە لە خۆم بکەمەوە ئایا ئیشم دەستەکەوێت ئەگەر دەستم بکەوێت چیم دەستەکەوێت و بە چەند دەستمەکەوێت یەک ئیشت دەست ناکەوێت دوو ئەگە ئیشت دەستکەوێت دەبێت تەسکێت بۆ بکرێت تەسکە ئیزبی بۆ بکرێت ئەمە ئەو بابەتێکی دەڵێم لە کوردستان و بابەتە بۆ شێوازەی لاتوە بەداخەوە دوو یعنی کرێکاریش تەسکەی حیزبی دەوێت بەڵێ ئەگەر بکرێ کە هەموو کرێکارێک لە کوردستاندا بەداخەوە من یەکێکم لەوانە بەردەوام بە دواتەشن بۆ بابەتانە دەکەم کرێکار لە جیاتیەوەی 8 کاتژمێرکاری پێ بکرێت 12 کاتژمێرکاری پێ دەکرێت و ناتوانێت قسە بکە و هیچ سەلامەتی کاری نییە و قەزاوناییەکان بە شێوازێکی تر تەنانەت بە شێوازێک دەچەوسێندرێنەوە کە مرۆڤ هەست بە شەرم دەکات هەیە 12 ساعت کاری پێکرێ بە موچەیەکی زۆر کەم هەر ئێستا دەتوانن پەیامنێرەکانتان بۆ کارگەکان بنێرن لە هەموو کارگەکان من ئامادەم لە خزمەتیان ڕابچم 12 کاتژمێرکاریان پێ دەکرێت و موچەیەکی کەمیان پێ دەدرێت 300,000 150,000 250,000 دینار لە کاتێکدا کە پارەی زەمانیان لێ دەجێڕدرێتەوە کارگەیەک ئەگە 500 کرێکاری هەبێ 100 کرێکاری زەمان کردووە کۆی کرێکارەکانی تر پارەکان دەخودێ یعنی پێیان نادرێتەوە کە کاتێک ئەو کرێکارە گیان لە دەست دەدا ئەمەی بۆ منێ گێڕیتەوە قەت چوویتە لای وەزیری کار و بڵێ ئەمە حاڵەکەیە
من یەکێکم بە بەردەوامی نووسرامان ناڕەستەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کردووە و لە بۆ داواکاری گشتی نووسرامان کردووە و بۆ ئیدارەکان بە دوواداچوونی بەردەوامی ئەو بابەتەمان کردووە بەڵام بەداخەوە ئێمە لە کوردستاندا دەژین لە کاتێکدا کە دەسەڵات کە یاسا سەروەر نەبێت وەڵامەکە بۆ تۆ چییە کە ئەم واقعان تێگەێنیت کە کاتێک تیان دەگەێنی لە کاتێکدا کە ئێمە بە دوواداچوون دەکەین لە ئەنجامدا لەوانەیە کۆمەڵە کرێکار دەربکرێ کە گوایە پەیامی بە ئێمە داوە و زانیاری لەسەر کارگەکە بە ئێمە داوە بۆیە باشە یعنی تەسکی حیزبی ئەی هاوار ئێمە گەڕاوینەتەوە بۆ پێشبەرەی کوردستانیش کەواتە باشە کرێکارێکی هەناسە سەر بیەوێ لە کارگەیەکە ئیش بکات تەسکی حیزبی بۆ چییە هیچ کارگەیەک نییە هاتوومە ئەو قەنەعەتە لە کوردستان من یەکەکەم لەوانە کەمتر خۆم لە بابەتی سیاسی و لە ململانەی سیاسی چونکە خەڵکی کوردستان ماندوو بووە کاری ئێمە ئەو بابەتانە نییە کە ئەوەندەی تر هاوڵاتیانی خۆمان ماندوو بکەین کاری ئێمە چاودێریکردن و بە دوواداچوونە بەڵام ناکرێ لە بەرنمەیەکی ئاوادا بەشدار نەبی باس لە بابەتەکان نەکەی کە ئێمە بۆ شێوازە بەڵێ من دووبارە و سێباری دەکەمەوە کە گەنجێک دەرچووی کۆلیجی پزیشکی بێ بە ئامادەیە خۆبەخشانە کار بکە لە نەخۆشخانەکان بە خۆبەخشانش ڕێگای پێ نادرێکە بە شێوازێکی خۆبەخشی بێ کار بکە و خزمەتی گەلوونەتەوەکەی بکە ئەمەشت بە جەنابی وەزیر بەڵێ بەڵێ لە بەشدا دەبێ هێزە سیاسەکان پشگیری بن ئەو جار بۆ شێوازە دێ لە دام و دەستگاکانی ئێمە و لە ناوەندە ئیدارەکانی ئێمە دەبێت کار بکەن بۆ کاکڕنج بەڕێست لە ئێمە هەمومان لە کوردستان پرسیارێک ئایا ئەمە لە وەکو سەرپەرشتیارەتی ئیدارەی ناوچەکەتان ناتوان ئەمە دابنێن بڵێن ئەمە دیسکریمینەیشنە ئەمە ڕەگەزپەرستیە ئەمە عنسوریەتە ئەمە سیاستکردنە بە شێوەیەکی زۆر دواکەوتوانە ئەگەر پارتی نەبیت ئەگەر یەکێتی نەبیت ئەگەر گۆڕان نەبی ئەگەر فڵان نەبی فسار نەبی ئیشت دەست ناکەوێت ئایا ئێوە ئاگاتان لەم کارەساتە هەیە مامۆسا؟ کاگرانج من نکۆلی لەوە ناکەم دەزوەردانی حیزبی بیرکردنەوەی تەسکی حیزبی ئێمەی بەم ڕۆژەگەیاندە بەڵام وەکو ئیدارەی ڕاپەڕین سێ دەرفەتی سێ هەلی دامەزراندن تا چوار هەلی دامەزراندن هاتە پێشەوە ئێمە وەکو ئیدارەی ڕاپەڕین ئەو قۆناغەما تێپەڕان ئەو ئەڵێ دوێنێ جا مەبەستمەوەی لای خۆمانەوەی کە لە مەسەلەن بۆ نمونە لە گەشت و گوزار هەلی دامەزراندن هەبوو لە ناو خودی ئیدارە هەلی دامەزراندن هەبوو لە بەڕێوەبەرایەتی نەبوو چه حیزبێکە جا گوێ لێبێکە ئەوەکە هەیە پرۆسەکە چکەتۆ لە بەڕێوەبەرایەتی گشتی شەهیدان دامەزراندن هەبوو لەوە بەرهێنانیش واتە چوار پرۆسەمانم هەر چوار پرۆسەکە ئێمە هاتوین ئیدارەی ڕاپەڕین خودی خۆی چی ویستووە شەهیدان چی ویستووە بەوە بەرهێنان ئەندازاری ویستووە یاسای ویستووە کارگەڕی ویستووە ئەعلانیان کردووە بە منافەسا بۆ ئۆنلاینیش لێرە ڕای دەگەێنم هەر کەسە گلەی هەیە لە کۆی پرۆسەکە هەندێک کەس گلەی هەیە بۆ چۆتە داواکاری گشتی پرۆسە لە بەردەستی ئێمە بۆ وەکو مەسئولیەتی پیرۆزە کردوتانە جا من ئەوە بەڵام من ئەڵێم کەرتی تایبەت جەنابی هاوڕێ کاسترۆ فەرمووی کەرتی تایبەت بەڵێ کاگ ئەمە دەزانین چی نەخۆشیەکەمان گشتگیرە سەرمایهدارێک دێ پرۆژەیەک ینی نایشارمەوە عیزب داوە شەراکەتی لێ دەکا بەرپرسەیە داوەش ینی ئاستەکە زۆر لەوە وێرانترە کەمە بتوانین بەرنامەوە ئەو کە بوو بە شەریکی عیزب ئێکەواتە عیزب بۆ دەبێتە شەریکی سەرمایهدارەکە بۆی کادرەکانی خۆی کەسەنیزەکانی خۆی دەست و پەیوەندەکانی خۆی بێتە ناو پرۆژەکەەوە بەڵێ ئەمە دەناڵین بۆ حسابەی قسەکەی جەنابوو بێ بۆە کەوادری حیزب وەزعی مادی زۆر باش بووە بەڵام وەڵای من ئەوە نابینم دەزانی گرەکانی خوارێ لەوێش ئایا ئەوانیش هەر بەو نموچە کەمە کاریان پێ ناکەن هاوڕێ کاسترۆ کاگڕانج ینی بە درێژایی حکوومەتی هەرێمی کوردستان منی کەکەم لەوانە پێم خۆشە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هاوڵاتی بێ نەک حکوومەتی هێزوولانە سیاسەکان بێ بەبێ جیاوازی ئێمە بە درێژایی حکومڕانی کوردی کارمان لەسەرەوە کرد کۆمەلگایەکی مشەخۆر بەرهەمبێنین نەک کۆمەلگایەکی بەرهەمهێن گەنجەکانی ئێمە هاوڵاتیانی ئێمە جوتیارانی ئێمە بەهێزی بیر و بازووی خۆیان دەژیان ئێستا گەنجی ئێمە هاوڵاتی ئێمە وای لێکراوە کە لە بارەگا ئیزبیەکاندا نەبێن نەژیە کەواتە ئەکرێ ئەمەی ئەم خەمانەی کە جەنابەت تەرحەت کرد لەگەڵ جەنابی مامۆستا مەلاقادر کەواتە ئەکرێ بگشتێنرێ ئەگەر نیەتێکی بەرز هەبێ لەلایەن سەرۆکی حیزبەکانەوە کە تەحریمی ئەوە بکرێ گەنجێک داوای ئینتیمای حیزبی لێ بکرێ بۆی کە کارێکی ڕۆژانەی دەستکەوێ وەنیا باشە دەست خۆش بێت لای تۆ ئامارەکان شتێکی تر دەڵێن چەند هێندەی 3000ەکەی کاک بەکرا ئایا ئەمە بەس بە تەنیا بۆ یعنی ئەزانم خەمەکەت زۆرە نامەوێت پرسیاری ڕقت لێ بکەم بەس تەنیا ئەوەندەت پێ ئەڵەم
ئەم حەوهەزاری تۆ بۆ ئۆنەی فەرقە لە 3000ەکەی ئەوان. کاگران سەرەتا بەخێرن سوپاس بۆ خەمخۆریەکەت بۆ کۆچی گەنجان بەداخەوە من نام لێناوە کۆڕە و چون ئەمە لە کۆڕەوە دەچێت لە کۆچ ناچێت کۆچ ڕێژەیەکی تەعدیدیەیە کە کۆچ لە پێناو خۆشگوزرانی دەکرێت نەک لە پێناو ڕق و کینە کە لە داخیام کوردستان من ئەوە تا ڤیدۆم لە کە گەنجم لە دەریای جەد نزیک ئیتاڵیا دەبێت پاسپۆرتەکەی دەدرێنێ دەڵێن نەفرەت لە کوردستان نەفرەت لەوەی کە من جارێکی تر بگەڕێنێتەوە کوردستان گەنجی پشدەرم لایە سەیریکە بەڵام ئەوە ڕەنگە تووڕە بێ بەڵام کوردستان هێشتا گەرمترین باوەشە وەکو خاک و نیشتیمان ئینسانەکان ئەبینین کە لە 1970ەکانەوە لەوەیە تەنانەت وەسێتەکە ئەگەر بە مردوێتیش بێتەوە ئێرە ئێمە لە بری نەفرەتکردن لە خاکی خۆمان ئێمە بۆ نمونە پەنجە بخینە سەرکەم و کورتیەکان کوردستان قەت بینیوتە کاشیە قسە بکە قەت بینیوتە درەختێک قسە بکە کوردستان قەت بینیوتە ڕووبارێک تۆ بخنکێنێ ئەگەر بە بێمەلەوانی خۆفڕە دەیتە ناوی وەنیە کوردستان چی بکە بۆ ڕقمان لە خاک و ئاوی خۆمان بێ بەڵام ئێمە ئەبێ داوای پلان بکەین داوای ئەوە بکەین لەبەرەوە باسی ئامارەکەتم بۆ بکە کاگرانج ئەم ئامارە بگرێت لە 7000 زیاتر لە 2020 تا ئێستا پشدەر بە کاملی بە سەنگەسەر و ژاراوە بە 20 مانگ بەڵێ بە 20 مانگ ئەمە خۆت ئەگەر بێ راپۆرتێکی مەیدانی بکەی ئەبینی بازار لە چۆڵەوانیەک دەچێت بەس پشدەر ئەوەندە یا بەڵێ بەس پشدەر ئەم ئامارە ڕاستە چون هەم کاگرند پشدەری ڕاستی کردوتەوە هەمیش ئەو گەنجانێکی ئێمە دەڕۆن هەر 28 مانگ 56 گەنجم گەیشتە ئیتالیا نوێنەری مامۆستایانی ناڕازیم کە لە قەڵازێ سەپەرشتی مامۆستایین دەکرد ئێستا خۆی لە بەریتانیا 3-4 ڕۆژە گەیشتۆتە ئەوێ ئەین تۆ گەنج وای لاتۆ لە دەبارەکە ئێمە خەریکە بخینکێندرێ بەداخەوە من کار هەیە شوێنێک هەیە بچن بۆ ئیسراحات خەڵک پارەی پێەیە نەخێر بەداوای لە بردنەوە من گەنجمەیە ئەوە تا تۆ باسی 150,000 کرد بەڵێ من ئەوە تا گەنجم لەگەڵە ئێستا عالیان بە 200,000 لە سعات 5 ئێوارە تا 12 شەو ئیشی کردووە لە شەڕخانە کامیانە ئەم کاگڕێنووسەیە ینی کەواتە ئەمە ئیستقلالکردنی گەنجە گەنج تۆ بە 200,000 لە سعات 5 ئێوارە تا 12 شەو ئەم گەنجە چۆن ژن بێنە چۆن خۆی بەڕێوەبەرێ چۆن بتوانێت داهاتیۆک بۆ خۆی دروستکە لە قەڵاتزێ چی بکرێت خۆتە زانی قەڵاتزێ ناوێکی زۆر گەشە لە مێژووی کوردایەتیدا یعنی شارێکی قوربانیە شارێکە لە شۆڕشی مەزنی ئەیلولا درێغی نەکردووە لە شۆڕشی نوێیە درێغی نەکردووە و بەردەوام بێجگەلەوە قەڵاتزێ بینەرانی بەڕێز یعنی بەڕاستی چەندین نووسەری گەورە و ڕۆماننووسی زۆر جوان و قەڵەمی پاراو زمانی پاراوی پێشکەش بە نەتەوەکەمان کردووە یعنی ئەکرێت چی ئیستثمار بکرێت حکوومەت چی بکە سەیریکە لە دەرەوەی شتی حەماسی و قسەوتن بە کوردستان و ئەوانە چونکە وتم خاکی کوردستان گوناحی نییە خۆمان گوناحمان هەیە لە منەوە گوناحمان هەیە تاوەکو وتم لە قایمقامێکەوە تا هەموو ئەوانەی پۆستیە شتی ئارام بۆم باس کە لە قەڵاتزێ چی بکرێ کاگرنج من باسی عماسەتی و گەنجەت بۆ دەکەم کە گەیشتۆ قەڵاتزێ کاگرنج ئێمە پشدەر بەحام پشدەر ناوچەیەکی بەپیتە بۆ گشتوکاڵ من هەل لێرەوە لەو کەناڵی بەڕێستانەوە داوا لە وەزیری گشتوکاڵ دەکەم کە خۆی سەردانێکی مەیدانی بکە ئێمە دەیان جۆرە بەرهەمی باشمانەیە هەنجیرمانەیە ترێمانەیە بامیەمانەیە کە دەکرێت کارگەیەکی لە قوتونان لەم سنووە دروستکرێ بۆی بەرهەمەکانی جوتیاران خەسار نەکرێت ئەم سونە و سەدان گەنج لەم کارگانە سوودمەند دەبێ و دەتوانێت کاری دەستکەوێت و لەگەڵ ئەوەشدا کاکرنج ئێمە مەرزێکی کێلێمانەیە کە تازە بۆ دوانە قوبات کردیەوە بە سوپاسەوە کاک قوبات هەمیشە لەگەڵ گەنج بوو هەمیشە لەگەڵ گەنج دەبێت و هیوادارم ئەم پەیامەی مەش بگاتە کاقوبات خۆت فەرم و سەردانێکی مەیدانی پشدەرکە لە نزیکەوە سەردانی ناوبازارکە دەیان دوکان و سەدان دوکان داخراوە لە نەبوونی کار ئەوەی کە ناتوانێت دەسماکەی دەستکەوێت ناتوانین کرێەکەی دابین کە دای دەخا کۆی دەکاتەوە ئیتر ئەچێتەوە ماڵ قەیسەری هەیە یەک دوکانی کراوە بەڵێ بە دڵنیایەوە جەنابەت دەتوانی بەرنامەیەکی تایبەت لە ناو بازاری قەڵازێ بکەی لە تەرەفلایەتەوە تا دەگەیتە شێخەڵڵا بازارێکە 20 دوکانی ڕێک نووسراوە بۆ کرێ بۆ فرۆشتن ئەمە کارەساتێکە تۆ قەڵازێ هەمیشە پێشەنگ بۆ قوربانیدانی و نەتەوەیەتی لە شەڕی داعشکا گەیڕەنج ئێمە 6 شەهیدی نەمرمان هەیە ئەنی کەواتە پشکی شێر لە شەڕی داعشی وەبەر ئێمە کەوتووە ڕاستە باڵانسی جەندەری شتێک لەم دەڤەرە یعنی
کاگرانج ئێمە پار زنجیرێک سیمیارمان کرد لەسەر بابەتی مادێ هۆشبەر و کۆچی گەنجان کە ڕێکخراوەکە ئێمە دەست پێشخەر بوو بۆم بابەتە لە خوێندگە ئامادەیەکان هەم لە سنووی پێشدار هەم لە سنووی ڕانیا کە بە سوپاسەوە بەڕێوەری پەروەردەی ڕاپەڕین ڕێپێدانی بۆ کردبووین ئێمە کە سەیرمان دەکرد لە خوێندنگە ئامادەیەکانی قەڵازێ لە کۆی 350 خوێندن یەک خوێندنگای ئامادەی قەڵازێ هەفتای کوڕ بوو کەواتە سێ بەشی زیاتر کچە لە ئامادەی ڕۆژخوا ئەوم بۆ بگەڕەوە لێک ئامادەی قەڵازێ لە 350 خوێندکار هەفتای کوڕ بوو ئەی چەندی کچ بوو سێ بەشی کچ بوو یعنی 280 کچ بوو یعنی باڵانسی ڕەگەزی تێک چووە بە تاکید ئێمە هەر ئەم ساڵ پێشتر وانە بووە ها بەڵێ پێشتر وانە بووە ئەم ساڵ تا 2020 تا ئێستا 284 کەیسی جیابوونەوەمانەیە کەیسەکان لەسەر چین 33 کەیسی خوار 18 ساڵە کەواتە ئەو پێمان دەڵێ گەنج ناتوانێت خۆی بژێنێ ناتوانێت بژێوەیەکی باش بۆ خێزانەکەی دامینکە مەجبور لێک جا دەبێتەوە گەنجمانە بۆ لەسەر چوونە ئەوروپا لە خێزانەکەی جیابەتەوە دوو مناڵی بێ باو کردووە خۆی سەری هەڵگرتەوە ڕۆیشتووە ئێمە لە سیمینارەکانماندا زۆر جار هانامان بۆی بێتەوە گەنجینە ئەم وڵاتە پێویستی بێەوە ئێوە دەتوان دروستکەنەوە شۆڕشی فەڕەنسا خوێندکاران کردیان گەنج بنیادنەوەی کۆمەڵگایە دەکرێت گەنج خۆی دروستکات باشە ئەم گەنجانەی ئێمە لە بری ئەوەی کە وەکو کاک بەکر فەرمووی ئاوا 500 و 600 قوربانی و ونبوومان بۆ بێتەوە تۆ پێشنیارت چییە بۆ ئەوی لانی کەم ئەگەر کارگەدا نامەزرێنن کۆنتراکتێکی یاسایی بکەن لەگەڵ ئەو وڵاتانەی کە هێزی کارێکی کارایە و خوێنەواریانەوێت کاک ڕەنج من پێش هەموو شتێک داوا لە وەزارەتی ئەوقاف دەکەم ڕێنمایەک دابەزێنی بە مامۆستانی ئاینی مامۆستانی ئاینی بەڕێز کارێکتەرێکی سەرەکی کۆمەڵگان دەکرێت ئەم مامۆستانیانە لە مینبەرەکانی خۆیانەوە هۆشیاری بدەنە دایک و باوک تۆ ناکرێت لەسەر چی لەسەر ئەوەی کە گەنج کۆچ نەکات چون دوجار هەر گرفتەکە دووچاری خۆی دەبێتەوە من گەنجمەیە کۆچی کرد هەش برابوون گەنجێکیان کۆچی کرد زۆر پیان وت کاکە مەڕۆ وتی من دەڕۆم ڕۆی لە دەریای نۆکەند ئینگلیزی خنکە جەنازەکەی بە حەسرەتەوە دایکی بینیەوە کە من خۆم یەکێکم لەو کەسانی کە بەڕاستی ئەسەفم بۆ خواستمەم گەنجە جوان و باشە بەس بە نەسیحەتی مامۆستا ئاینی ئەمە ڕاوەستێت نەگنێت آخر هەر کارێکتەر و لە یا ئەمە کاری ئەوێ ئەمە کاری دەوێت مامۆستایانی ئاینی بەڕێز لە مینبەرەکانیانەوە ئێمە وەکو ڕێکخراوەکان وەکو ڕێکخراوێکی مەدەنی بتوانین لە ڕووی مرۆییەوە گەشە پێدانی ڕێکخراوەکەتان هەندێک لەو چیرۆکانم بۆ بگەڕڕەوە کە بەر لە سەفەر گەنجەکان لای تۆ چیان وتووە چه چیرۆکێکە لە کاکنج ئێستا هەر لەم گەنجانەی کە لێرەدا مەوجودن هەر ئەمانیان چەند گەنجارێکیان داناوێ بڕۆن ئەم لە ناچاری دەڕوە لە ڕابردوودا چیت بینی هەندێک لەو چیرۆکانم بۆ باس کاگرنج تۆ گەنجێک ناتوانێت بە خۆشەویستەکەی بگات 3 ساڵ بە ناچاریەوە سەڵ هەڵدەگرێت هەر نمونەیەک ئەم مامۆستا بەڕێزەکە نوێنەری مامۆستانی وانە بێژ بوو کە وتی من ناتوانم بژیم بێم تەمەنی 30 ساڵ بوو وتی من بە 250 زاری وانە بێژی چۆن بتوانم خێزانێک بەڕێ یعنی ئەو قسەی من ڕاستەکە ئەڵەم هەریەکە و دڵی کچێکن هەریەکە و بە دڵنیایەوە نەک دڵی کچێک دڵی داکێکیش ئازار دەدەن ئەم داکێکە بۆ جەنابەتم باس کرد بە حەسرەتەوە ئێستا دەناڵێنێ کە کوڕەکەی خۆشەویستین کوڕی بوو لای کە ئەمەیان زۆر کارگەری لەسەر منە بوو خۆم هەر سێ ڕۆژگە لە پرسەکەی موجود بووم ئەمە کارەساتە تۆ داکێک بە حەسرەتی جەنازەکەی بێکە بە سوپاسەوە کاقوبات لەسەر تێچۆکەی خۆی نووسنگەی بەڕێزیان هێنایانەوە باشە کاقوبات بۆ نمونە کار بکە بۆ بە فەرمیکردنی مەرزی کێلێ جوڵەیەکی زۆر دروست نابێ ڕۆژانە 70 تا سە بار هەڵگری گەورە دێ وەنیا بە تاکید بە دڵنیاییەوە و دەشکرێت لەسەر ئەمە فەرمایشتێکە هەیە بۆ جەنابی کاقوبات یا بۆ جەنابی سەرۆکی حکوومەت من لێرەوە داوا لە حکوومەت یارمەتی کوردستان و بەڕێز کاقوبات تاڵەبانی دەکەم کە خۆیان گەنجێکی هەمیشە پاڵپشتی پشتیوانی گەنجیان کردووە ئەم مەرزە بکەنە 24 ساعتی کە بۆی هەم ڕێژەی گەشت و گوزار زیاتر جوڵەیەک دروستەکە کاگرنج تۆ من دوێنێ لە ئێران هاتمەوە هەر لە مەرزەوە هاتمەوە ماوە 1 سەعاتە بۆ لە بەیانی تا نیوەڕۆ تا 1.5 450 کەس هاتووی پێدا کردووە ئەمە ڕێژەیەکی باشە ئەمە ڕێژەیەکە دەتوانێت کەرتی گەشت و گوزار لە دەڤەرەکە ببژێنیتەوە و ئەتوانرێ ئەگەر کەرتی گەشت و گوزار یعنی باوەڕم پێ بکە هەر لە سوورە دێوە لە گوندەکانی ئەم دەڤەر و دەوروبەرەوە بیگرێت تا سەنگە سەر تاوەکو ئەم کەناری ئاوەی دوکان کە درێژ بۆتەوە بۆ ناوچەکەی ئێوە لە ڕانیا ئەگەر کۆمەڵە شوێنی گەشتیاری جوان هەبێ کوردی ڕۆژهەڵات نایە بۆ ئێرە بە دڵنیایەوە کاگرنج تۆ سەری سنگافورەکە نە سامانی کانزایە نەچی سامانێکی تریە تەنیا لە ڕووی گەشت و گوزارەوە فەرموو سنگافورێکی ترە
هەر تەمەنی حکومڕانیەکەی بەقرات تەمەنی حکومڕانی ئێمەیە 30 ساڵە بەڵام بڕۆ ئەوان لە ترۆکدان ئێمە لەکوێداین ئێمە پشمان بە سامانی کانزایی بەست بۆیە شکستمانێنە بەڵام ئێمە کەرتی گەشتگوزاری زۆر هاوینەواری جوانمان لەزانی بەس لە بنی دنیاوە بینەرانی بەڕێز ئەگەر شوێنێکی ئەمان و جوان نەبێ ژینگەیەکی پاک نەبێ سروشت هەڵە ناکات لە بنی دنیاوە نەوڕەسەکان دێن بۆ ڕانیا ئەزانی بەس ئەوە ئیسtismار بکرێت ساڵانە ناتوانرێ مەلاین دۆلاری پێکۆ بکرێتەوە بەس بە نەوڕەسەکان و دیتنی نەوڕەسەکان و بێچووی نەوڕەسەکان ناتوانرێ ئەمە کاگرنج من هەڵشۆی دڵگیرم هەیە کە بەڕاستی شوێنەکە نەک بۆ کەشوگوزار دەکرێت بیکەنە شوێنێکی گەشتیاری پرۆفشناڵی سەردەمی ناوچەکە چیەوە؟ ئەمە ناوچەیەکی فێنک و سازگارە مامۆستا سەردانی کردووە وەکا کاسرۆش لەوانەیە هات ببینی بێ کە بەڕاستی دەکرێت زیاتر پەرەی پێ بدرێت حەزەکەم لەسەرەوە لە بینی یەکا قسەکەن حەزەکەم سەیریکە لە بینی یەکا چۆن ناوچەکە ببوژێنێتەوە ئێوە قسە بکەن من پێشکەشکار نیمە بم بە بینەر و لە تەلەڤیزیۆنەوە سیرتانەکەم دەی فەرموو بە یەکەوە قسە من نەگە قسە لەسەر بابەتی بەرەوپێچوونی کەرتی گەشت و گوزاری بدەین هەر نمونەیەکی بەسیت کە بەنداوی سەر و چاوە بە نمونە بێنینەوە تاوەکۆ دقیق قسە دەکەین نەتواندراوە نانتوانیوە سێتێکی WC دانێن بۆ گەشتارێک کە سەردانی دەکات پێویستی بەو بابەتە دەبێت لە کاتێکدا بەو شێوازە دەبینین بەڕێوەبەرایەتی شوێنەوارمان کە بابەتە شوێنەوارەکانمان لە دەڤەری ئیدارە ڕاپەڕین زۆرە تاواکو ئێستا بەڕێوەبەرایەتی شوێنەواری ئێمە کەرستە شوێنەوارەکانی لەسەر زەوی فڕداون نەتواندراوە شوێنێکی تایبەتیان بۆ دابدرێت کۆی ئەو بابەتانە ئێمە لە پاشەکشەداین و ڕۆژ بە ڕۆژ پاشەکشە دەکەین چونکە کارمان بە ئەو بابەتانە نەکردووە و ئامانزمان خزمەتکردنی و بەرەپێشوونی کەرتی گەشت و گوزار نییە و لەگەڵ ئەوەشدا کەرتی کوشت و کاڵمان بۆیە زۆر دووبارەی دەکەمەوە لە گۆڕناوە ئەوە دەبینین بەرهەمی جوتیارە ئازیزەکانمانە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین لە کارگەکانی بلۆک فرەدراوە کاکاسرۆ ئەمەی کە جەناب دەڵێ زۆر ڕاستە بەڵام پشدەر یەکێکە لەو ناوچەی کە بەڕاستی شوێنی گەشتیاری زۆر باش و گەشتیاری پرفێکتیە کە دەتوانێت پەرەی پێ بدرێت ئەمە هەڵشۆ ئەمە سولێ دەوژان ئەمە خەتی شوێنێ کە خەتی شوێنێ لانکەی شۆڕش بووە دەیان شوێنی گەشتیاری بە جوانمانەیە کە دەکرێت ئێمە بکەنە کەرتێکی گەشتیاری بەرەو پێشکەوتن ئاین ناکرێت ئێمە تەنیا ئاماری تەعینات و ئاماری کەرتی کوشت و کاڵ کەرتی گەشتگوزار دەکرێت تەواوکەری هەردوو کەرت ئێستا وڵاتی وەکو ئێران کە دراوسێمانە 195 کەرتی تایبەت و گەشتگوزار و کوشتکاڵە سەردەش کە هاوسنووری لەگەڵ ئێمە بەترێ ڕەشەکەی ساڵانە ملیۆن دۆلاری دەست دەکەوێت بەڵام ئەمە دەکرێت لە ڕێگای دامی حکوومەت یاریمە کوردستانەوە کە دەستگیرۆی ئەم جوتیارانە بێ بتوانێت هانیان بدا هاندان ئێستا لە وڵاتی ئێران هاندانەیە ئەین تۆ دەکرێت ئەو جوتیارێکە زەرمەند دەبێت ساڵێک تۆ قەرەبووی بکەوێت بۆی ساڵێکی تر خۆی توانایەوە هەبێ هەمان پرۆژە بەڕێوە بەرێتەوە کاک ئەحمەد کەواتە هاوڕێجان ئەمە لە کۆی وەک دەڵێت جەدەلەکە و مناقشە گەشتنەوەی کە بەڕاستی ئەوەی کە پێ دەڵێ میزانیە دابینکراو بۆ دامی پرۆژەکان لە بواری کوشت و کاڵ و گەشت و گوزار لە ئاستی خواستی ئێمەدانە یعنی تۆ ئەوەی کە بۆ خۆت ئیشی تۆ نیە اختصاصی تۆ نیە مەسەلەن دەکرێت لەو بابەتە بەڕێوەبەراتی گەشت و گوزار ئیش بکات کەواتە ئێستا گەل لەیان بە پرسیوانیش پرۆژانەیە لە کوشت و کاڵ هاوڕێ کاسترۆ ئەگەر لەگەڵ بەڕێوەبەراتی کوشت و کاڵ قسە بکەی ئەوانیش پرۆژانەیە بە هەمان شێوە لەگەڵ هەر بەڕێوەبەراتێکی دیکە ئەوەی کە ئێستامە پێی گەیشتین گلەی ئێمە لە سەروی ئێمە لە وەزارەتەکان لە ئەنجومەنی وەزیران ئەوەیە کە دامی پرۆژەکانی ئێمە ناکرێت لە کوشت و کاڵ لە گەشت و گوزار لە بواری کوشت و کاڵ ئەگەر بەنداوی دەڵگا لە پشدەر جێبەجێ بکرێت بۆ خۆی فرسەتی کار بۆ چەند کەس دەڕەخسێنێت جگە لە ناوچەیەکی گەشت و گوزاری جوان و قەشنگ کەواتەوە پێویستی بە چییە خۆ پێشنیارەکەیە پرۆژەکەش هەیە پرۆپۆزۆڵەکەش هەیە چۆتە بواری پێم وایە تەندەرین و شتێک لەو بابەتە هەیە بەڵام ئەگەر تۆ دەعمەکی مادی بە قوتت نەبێت ینی ئێستا دووبارە دەگەڕێن و سەر ئەوەی کۆکردنەوەی داهات و دابشکردنەوەی لە هەرێمی کوردستان گرفتی دەدا بەڕاستی ئەو دەعمە مادی کە هەیە لە بەردەستی ئێمەدا لە ئاستی خواستی ئێمەدانەیە ئەگەر نە بەڵێ بێگومان پێشنیاری زۆر باشەیە لە بواری گەشتیاری جگە لە پێشنیارەکانی هەر ناوچەکەی ئێمە ئەوەی کە کاگرنج گوتی خۆ دەکرێت تۆ مەسەلەن حەکیمێک بێتە حەکیمەکە بۆ خۆمانی نێستا بەس ئەم حەکیمە پێویستی بە دەرمانەکە بەچێ بە پارەیە یعنی کاگرەز من لێرە پێشنیار دەکەم ئاوردانەوە بەچێ لە ئێمە بۆچی برادران لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتەکان لە پارێزگا یا نازام لەکوێ بێنە سەرخەدیا کاقوت
هاتنە سەرخەت پێویستی بە دەعمی مادی مباشڕەیە چکە پرۆژەکانان پێشنیارەکان هەن کاتێک کاڵم هاتنە سەرخەت ئەمە قسەیەکی هینە یعنی دەستکە بە گیرفان تا خۆمە بەس ئەمە دەستەوستانی میزانین نەبوونی میزانی وای کردو لێمە یان کورت و مختصر خەڵک بۆ کۆز دەکات دەرفەتیکارن دەستخۆش پاش ئەم ناوڕە یەمە لای جەنابەت بەڵام لە هەموو حاڵەتێکە من کاگڕنج ویسم یەکێک لە ڕۆمانە عفو ویسم شێک بڵێ ئەمە لە دەکرێت تەواوی ئەو بابەتانە ئێمە دەبینین هۆکارەکان کەمن بەڵام چارەسەرەکان زۆرە گەر بمانەوێ بۆ هەموو شتێک ستاندارێکەیە لە تەواوی دنیادا بۆ نمونەگەر لە بواری پێشکەوتن و بەدەستێنانی هەلی کار و داهات بۆ خۆشگوزەرانی خەڵک ئەو دەشتە ناوزەتکەین دەبینین لە ستانداری جیهانیدا هەر شارێک یاخوتەر ناوچەیەک پێدەشتی هەبوو دەریای هەبوو چیای هەبوو یەکێکە لە ستاندارەکان ئەوە لەلایەک پێویستم پرسیارێک ئاڕاستەی کاک ئەحمەد بکەم هاوڕێ ئەزیزی من دەستخۆشی لەو گروپە جوانەی دەکەم ئەگە لە کای حکومڕانی بەشداریش نە منەوە دڵخۆشم دەتوانن لە میدیا بەشدار بن بەڕاستی تەنگەشەی هێندێک شت بکەین لەگەڵ یەکتری بەس لە ڕووی داتاوە من بۆ پشتڕاستکردنەوەی برای ئەزیزم کاک ئەحمەد بۆ ئەوەی زیاتر دەمەوێت بزانم پشتی بە چ داتایەک بە سەرچاوەیەک بەسە بۆی تەزاڕ نەکاوەکانی ئێمە لە پرسیارێکی بەجێیە بەڵام لە هەموو حاڵەتێکە ئەمەوێ بڵێم بەڕاستی لەناو خۆیانە زاراوەیان داتاشیوە ئەڵێن خەریکە مەملەکەتەکەمان ئەبێ بە سەرزەمینی بەتەمەنەکان خەریکە وزە و گەنجێتیەکەی لە دەست ئەدات پاش ئەم ناوبڕا ڕای ئەو براخۆشەویستەم وەرنەگرتووە لەگەڵ ئەو خاتون و براخۆشەویستانم ئەچمە لایەن بینەرانی بەڕێز ئەگەڕێمەوە بەڵێ بەڕێزانجارێک کرد سلااوان لەبێت لەگەڵ جەنابەت پرسیارێکی لێ کردبووی ئەڵێ پشتتان بە چی بەستووە یا میتۆدەکانتان چی بووە بۆ بەدەستێنانی ئەو زانیاری و داتایانە کاگڕانچی ئەمە لە قەڵازێ و لە ڕانیە نووسنگەی فیزە لێدانەیە و ئەو کەسانەی کە ئێستا پشتگیری دەکەن بۆ فیزای تورکیا چون ئێستا کۆنسۆڵخانەی تورکیا داوای پشتگیری دەکات بۆ چمە بەسێک سەردانی ئەغرەزانم بەس زۆر جار کە دەڕۆیە گەشت مەرج نییە ئیترنەیەەوە 195 جینایەتەوە مەگەر قامی قەڵاتزێش تقریبا ئامارەکەی هەروەکو تۆیە هەمان داتە ئێمەی ڕاگەیان هەمان شتین چون ئەگەر ئەم کاک بەکریش حەز دەکات گوزارێک بە قەڵازدا بکە بێ پیاسەیەکی دەماوێرانە پێکەوە بکەین جا پرسیارێکی ڕێژەی لە گەنجام کە بزانی ئایا ئەم گەنجانەی کە ماویشن ئێستا بەتەمانە بەتەمان نین و من لێرەشەوە ینی بزانم بەس داتا سەیریکە داتا لەگەڵ لەسەر ئەگەر استنتاج ناکرێ مەبەستم ئەوەی ئەو ئەڵێ ئەمە لە 100% دڵنیان فاکتە ئەمە ئەگە 100% نەبێت 190 ڕاستە کاک بەکر مقنعی بە داتاکە ئەگەر من دەمەوێت پێی بڵام باس لەوە کە 195 کە ڤیزا وەردەگرێت دەردەچێت بۆ وەڵامدانەوەی بەڕێزت بۆ هیوایم بە شێوازێک وەری نەگری من زیاتر بۆ دەوڵەمەندکردنی بابەتەکانی بەڕێز لە کارکردندا بۆی زیاتر هەروای وەردەگرەوە بەس لە ماوەی ئەو هەشت مانگەدا زیاتر لە 2370 ڕەفز لە قونسوڵخانەی ئیتالیا هاتوۆتەوە بە ئەبتاڵەوە ئەبتاڵ ئەو شێوازە زاراوایە کە تورکەکان بەکاری دێنن بۆیان نێ تا ساڵێک بۆ 5 ساڵ سەفەر بکەنەوە تورکیا ئیتالیا بەڵێ ئەبتاڵی لێ دەدەن لە تورکیاوە بۆیە ڕێژەکان ئەمە دەکرێت بڵێن لە ئێستادا لە 150 ڤیزەکانیان ڕەفز کراوە جەنابەت دەڵێی 3000 نەک 1000 بەڵێ ئەمە ئەوە داتاکان بۆی بەرچاوڕوونی تەبێ ئێمە لە 3 سەرچاوەرمان گرتووە پشت کۆتا سەرچاوە ئێمە نووسنگەکانی ڤیزایە لەبەرەوەی دەرچوون و ئەمانیان 100% نییە بەڵام ئێمە زیاتر پشت بە سەرچاوەکانی وڵاتی دەستگای کۆچی پەنابەری وڵاتی بە 3000 ژمارەیە بۆ ئیدارەیەکی وەکو ڕاپەڕینوە بەڵێ کاکڕنج ئەوەی ئێمە وتم دەکرد بەڕێزشتان بۆ خۆتان چەند جارێک لەگەڵ کاک پێشڕەوەڵا کە بۆ خۆی ئەندامی دەستگای کۆچی پەنابەرانی یۆنانە پشتبەستوین بەو داتایانەی نوێنەرانمان لەو وڵاتانەوە و بۆ زانیاریش لێسا زیاتر لە 7000 هاوڵاتی هەرێمی کوردستان لە کەمپەکانی وڵاتی یۆناندایە کە ئێستا لەو چەند هەفتەی ڕابردوودا ژیانیان لە مەترسیدا بۆی ئاگرکەوتنەوە لە دەوروبەری وڵاتی پشتەریەوە کە بۆ ئەوەش بۆ بەرچاوڕوونی بەڕێزت کاگڕەنجیش هەمان شت ڕدەگەێنێ
ئەمەی کە دەشکرێ کاک ئێمە ئەحمەد، 28 مانگ من یەک دەمێک مانگەی بوو شتە ئیتالیا دیارە- 56 کۆچبەری تێدا بلو 56 کۆچبەرە سێ بەشی قەڵاتزێ و سەنگەسەر و ژاراوە بوو. بەس بەڕاستی یەک وەڵامێکی بدەمە بەڕێزت. ئەو چالاکوانش کاکە نا، ڕەنج پشتدەریش بەڵێ. زیارەی مەیدانیە کە کاک- تقریبان ئامارەکەی ئەوی شەر هەمان شتا یعنی کاکی ڕەنج من مەبەستمەوە ویستومە جاری پێشوش لە لای بەڕێستانەوە پەیامێک بگەێنین من دەستخۆشی لە کاگڕەنج دەکەم کوڕێکی دڵسۆز و خەمخۆرە بەڵام پێم باشە بزانی ڕەنج لە پشتی ڕەنجەوە کوڕێکی ناوی پێشڕۆ عەبدوڵایە تەواوی هاوکاریەکان لە ڕێگەی پێشڕۆوە دەکرێت بۆ جولاندنی هێزی دەریاوانی سەیریکە بەس شتێکی باشە بۆ نمونە گەنجێکی وەکو ڕەنجیش لە پەرۆشی و خەمی نەبێ ئەتوانێت لەوێ سەرگەرمی گەنجێتی خۆی کاتێککە لەوێ خەریکی هەوڵە خەریکی دۆزینەوەی ونبووەکانە خەریکی گەڕانە پێم وایە ئێوە هەمووتان ئەبێ ئێمەکان یەکتر تاوەڵان وانە ئێمە لە قەڵازێ سنتەرێکمان کردێتەوە بە ناوی ناوەندی گەنجانی پشدەر کە گەنج دەوێدا کۆمەڵێک کار و پیشەی فێر دەکرێت کە خۆی پشت بەخۆی بەستێ لە سنوورەکەی خۆیدا بمێنێتەوە ئێمە تاکە خەمی ئێمە نەڕۆیشتنی گەنجان نەک کەس گومانی لە خەمەگەورەکەی دوجار کارەساتە هەم بۆ دڵی کچێک بە جەنابەت فەرمووت هەم بۆ دڵی داکێک کە ئازاری دڵی داکێک دەدا کە دەڕوا دوای چەند ساڵێک لەوانێ بگەڕێتەوە ئێستا دەیان گەنج تا ئێستا لەوانەیە ئیقامانە بە 7 ساڵێن دایکیان بە عەسرەتی ئەوە بیابێنێتەوە باشە بەس ئێمە هەر باسی ئەومان کرد ئەم کوڕە دڵی کچێکە ئەی باشە کچێکی دڵی کوڕی ناڕوە بەڵا ئیشمان ڕۆیشتوە زۆر کەم ڕێژێکی کەمە ئەوەی کە کچ خۆی تەنیا سەفەرکە تاقلۆقە هەیە لەو بابەتە بەڵام لەگەڵ خانەوادەکانیان دەڕۆن بەڵا لەگەڵ خانەوادەکانیان دەڕۆن لەگەڵ هاوسەرەکانیان دەڕۆن ینی ئەوە بۆتە دیاردێک کاکاسۆش هەمان قسەی کرد دیاردەی خێزانیش دروست بەم بابەتە کۆچی خێزانیش دەستی پێ کردو لەسەر وە کۆچیش تەنیا بۆ وڵاتی تریش ناگەێت ئێستا بۆ منە خەڵکی پشدەر کۆچ دەکات بۆ سلێمانی بۆ هەولێر بۆ ڕانیە چون لێوێ فاکتەری دەست ناکەوێت بتوانێت خۆی بەڕێوەبەرێت ئەو کچانەی کە هەر یەکە و دڵی کوڕێکن و دەڕۆن ئەوە چۆنە لە ئامارەکەی ئێوەدا بەدەیانە دەکرێت بڵێن بەدەیان ئێستا ئێمە دوو کەیسمان لەلایە ئەوانەی خۆشەویستەکانیان جیان هێشتووە داوای گەڕانەوەی دەکەن یاخود ئەوە تا بە هەر شێوازێک لە شێوازەکان بێت لە ڕێگەی هەتا گەیشتۆتە و ئاسی بە ئێم داوایان لە ئێمە کردووە لە ڕێگەیان تەرپولەوە پەیامەکە بگەێنین ئەو کەسە کە لە ئەو وڵاتی و لەو شارە دانیشتووە جێ هێشتووە دوو کەیس دەدای ئێمە هەیە کەواتە ئێستا لە دەڤەری ڕاپەڕین چیرۆکی خەمناکی خۆشەویستی زۆر زۆرە بەڵێ دابڕانی خۆشەویستی بەڵێ لەو دەڤەرەیە دوو کەیس لای ئێمەیە ئێمە لەسەر خەتیشین بۆیان دوو کەیس لای ئێوە بەڵێ چییە تەمەنیان چەنە چۆنە سەروی هەژدەیە کوڕەکە ڕۆشتووە هەردووکیان کوڕەکە ڕۆشتووە کوڕەکە ڕۆشتووە بەڵێ کچەکان زۆر خەمگین و حەزینن بۆ عزیینن و دیارە و کوڕش پێشتر بەڵێنێکی 100% باشە پۆلیسی ئەنتەرپۆل ئەگەڕێ بە شوێن عاشقێکە نەخێر ئەوان بە جۆرێکی تر داوای لێ دەکەن چیرۆکی دابڕانی خێزانێکی شێ چیرۆکی دابڕانی خێزانێکی بەڵاو دەکرێت لە دەرەوەی بەرنامەکە قسەی لەسەر بکەیت من تێگەم نامەوێت هەمووی باس بکەیت بەڵام پۆلیسی ئەنتەرپۆل لەسەر داواکاری دوو کچ کە عاشقەکانیان ڕۆشتون سکاڵایان کردووە و ئێستا پۆلیسی ئەنتەرپۆل ئێمە نەمانگەیاندووە داوایان کردووە کە ئێمە کۆمەڵەکەمان کە کۆمەڵەیەکە بۆی هەر پێ دوایە ئەنتەرپۆل عاشقیش بگرێت نەخێر دیارە بە جۆرێک لە جۆرەکان سکاڵا تۆمار دەکەن وەگوتم دەکرێت لە دوای بەرنامەکە بەڵام کچەکان ئەڵێن بە ئەنتەرپۆل بۆمان بێنێتەوە بەڵێ داوا دەکات بۆیان بێنێتەوە یعنی ئەم دوو کچە تەنیا ڕەنگە زۆر ڕێگایان تاقی کرد بێتەوە ئێستا حەزەکەن ئەنتەرپۆل خۆشەویستەکانیان بۆ بدۆزێتەوە بێگومان چیرۆکی لەم بابەتە زۆر ئاگات لێ بۆ دەردەدڵت لەگەڵەکان بەڵە هەیە هەتا هاوسەر هەیە خێزان بۆ نمونە ئێمە کێسمان لە دەرەوەی شارەکانی تری هەرێمەیە خێزانەکەی هاوسەرەکەی جێ هێشتووە داوایان کردو کە بەڕاستی مناڵەکانی سەرگەردان بوو باشە پرسیارێک کە کوڕەکان ئەڕۆن تۆ سەرۆدەریت لەگەڵ کۆمەڵناسیشا هەیە خۆشت کە کوڕەکان ئەڕۆن خۆشەویستەکانیان لە بیرە چێتەوە یا وەفادارن ئەوەی کە تۆ خەڵکی دەڤەرەکەی دێنەوە ئەیان بند ئەگەر بۆیان بکڵێ بەڵێ دێنەوە دەیان بن بشێنەوە دوای چەند ساڵێک ترێنەوە کە ئەم کچەیە
بەداخەوە تەمەنی لاڵقشاندایە دوجار زەواجکە ناتوان وەچە بخەنەوە ناتوان خێزانێکی بەختەوەر دروستکەن لەبەرەوەی کاتێک مناڵ نەما بینی خێزانێکدانە بێ بەختەوەری نابێ نمونەت لەلا هەیە بۆ نمونە کە سەری سپی کردبێ بە دیار عاشقەکەیەوە بەڵێ هەمانە و هەشمان بووە لەگەڵ یا چۆتە ئەوروپاش بەڵام لەوێن توانای وەچە خستنەوەیان نەبووە لێک جاونەوە لێوێ کاگرانج من دوێنێ لە پشدەر بووم هاوڵاتیەک دوای 21 ساڵ جوابی وەرگرتووە 21 ساڵ دابڕانە ئەمە زۆرە دوای 21 ساڵ خەڵکی باوزێت وەڵامی وەرگرت 21 ساڵ خۆی عمرێک خاڵە بەکرد ئەگەر قسەیەکت نییە قسەیەکترمەیە دیارە خەمی ئێمە لە زاخۆ تا خانەقینە بەستەنها دەبەری ڕاپەڕینە دوای چەند کەسێکیش پەنابەرمان هەیە لە شارە خۆشەویستەکەی قەڵاتزەی بەڕێز لە نزیکەوە بیان ناسە زۆربەی زۆری داتای بێسەر و شوێنەکان کە ئێمە خۆمان ناچین ئەوان دەنێرین بۆیە ئاگامان لە قەڵازەیە ڕانیە و قەڵاتزە ئیدارەی ڕاپەڕینە پشدەر و بیتوێن من دەلالەت لە گەنجی پشدەر دەکەم کە حەقی خۆشمە مافی خۆمە ئەمە ڕەوایەکە من هەلێرەوە داوا لە مامۆسای عەزیز دەکەم وەکو ئیدارەی موشەڕەک چەند بەڕێوەبەرایەتێک بێن نەقەڵازێ بۆی بتوانین دیسانەوە لێوێشەوە گەنج خۆی بدۆزێتەوە لەم ئیدارانەشدا و لەگەڵ ئەوەشدا من داوا لە ڕێکخراوە دەوڵەتەکان دەکەم کە بێنە سنووری پشدەر کە بە سنووریی معڕەمەی نەزان کە بەهۆی دراوسێمان لەگەڵ ئێران چون هەم مەجای کار لێوێ هەیە بتوان کارکەن هەم مەجای وەش هەیە بتوانن پەروەردەی مرۆییەوە دەست پێ بکەن ئاخر گەنجەکان قسەیان نەکردەوە کاک ئامانجیش فەرمایشتەکەت فەرموو ببوورە درەنگ هاتمەوە خزمەتت وتت من کۆمەڵە فکرە ببوورە هۆکاری نادیار باسەکەم کە باسییان نەکردو ئەمان لە پشتی کۆچەوە چین ڕاستە سەرەتا زۆر سپاس بۆ دەرفەتەی دیارە پێم خۆشە لە سەرای بەرنمەکەیەوە وەکو دانوششی دەفەری ڕاپەڕین پرسەسەر و خۆشی خۆم ئاراستەی شەیدانی دوێنەی کەرکوو بکەم ئەوەی زانراوە کاگرنج کۆچ دیاردەیەکی مێژوویە و دیاردەیەکە ڕەفتی نییە بە تەنیا با یەک شوێنەوە وەکو دیاردەیەکی عالەمیە جا کۆمەڵک فاکتەرن لەوانە فاکتەری ناستەقەمگیری سیاسی جوگرافی ئیداری و ئابوورین بەڵام ئەوەی سەیری بەس بەخوا ئەوەی کە لە چاینەوە خەوە بینە بچێ بۆ واشنگتن ئەوەی کە لە هۆڵنداوە ئەوێ بچێ بۆ نیویۆرک بەخوا خەمەکەی فەرقی هەیە لەوەی لە کوردستانەوە لەبەر دابین نەبوونی پێداویستیە زۆر ساکارە ژیاریەکان ئەڕوات بەڵە بێگومان جەم بەستم ینی بەڵام ئەوەی ئێمە وەکو دەفەری ڕاپەڕین بەڵێ ئەوان ئەو برا و هاوڕیانەی لێرە کوتم شتەکانیان تەواوە پێشگیریان دەکەم بەڵام بە ئەمە شتێک بزانین کاگرانج ئایا بۆچی پرسیارەکەیە بۆ دەفەری ڕاپەڕین بەو ڕێژە زۆرە گەنج لێی کۆز دەکا ئەگەر سامپڵ وەربگرین لە چاو سۆران لە چاو زاخۆ ڕاستە لە کوردستان بەگشتی دیاردەی کۆچەیە بەڵام بۆ لە دەفەری ڕاپەڕین پرسیارەکە ئەوەیە بۆ لە دەفەری ڕاپەڕین ینی پرسەکە هێندە گەرمە و دیاردەکە هێندە مەترسیدارە ینی ئەوە دەکرێت ئەو پرسیارە ئاراستەی دەسەڵاتی خۆجەیی بکرێتەوە باشە بەڵام لە چاو هەڵە بجەش بڵێ حەزەکەم زانی هەر زیاترە بۆ نمونە ئەو شەپۆلی کۆچە لە هەڵەبجە نییە کە لێرە هەیە لە سلێمانی نییە کە لێرە هەیە وانە بەڵێ بێگومان بەڵام بۆچی ینی ئێستا دەرفەتی کارستان بخمان لە بازارین دەرفەتی کارۆک و ساڵان نەماوە ئەوەی کە من دەمانتوانی پار و پێرار و بتر پێرار و پێشڕی داعش بکەین ئێستا ناتوانانی بکرێت یەک لە هۆکارەکانە کە هەواڵانە باسییان کرد یەک لە هۆکارەکان بەڕاستی پێم وایە بەڕێز کاک حاکم قادر لێرە کە نوێنەری ئیدارەی ڕاپەڕینە ینی دەتوانم بڵێم کەم تەرخەم هەبووە لە دەربارەی ئەوەی کە هەلی کار بۆ گەنجان دابین بکرێت چۆن ئێستا بەدایان خەڵکەیە کە دەتوانێت پرۆژەیەشی هەیە بێتەوە بەری ینی با ئاسانکاری زیاتری بۆ بکرێت بە نمونە بۆی ئەگەر هەلی کاری بچووکیش بە نمونە یان لە ڕووی گەشتیاریەوە ئەمە خاوەنی شوێنێکی گەشتیاری گەورە و شوێنەوارێکی گەورەی هەیە پرۆژەی دانا و لە بێکاریا بردوێتەوە شوێنی تر بەڵێ بێگومان نمونە هەیە ئێستا خەڵکی زەرەدی کردووە من بۆ خۆم یەک منەوانێکە من پرۆژەمە بۆ زەرەدم کردووە لە بەرەوەی پێویست ینی ئیستعابی نەکراوە ینی بۆ هەلیکارەکان بۆ شێوەی نین دەرفەتەکە بۆ شێوەی نەبووە ئەنجا لە دەبەری ڕاپەڕینیش بەداخەوە ینی ئەو پرسیارە حەقە ئاراستەی دەسەڵاتی خۆجیایی بکرێ باشە بۆچی لە دەبەری ڕاپەڕین هێندە ئەو خەڵکە بۆ شێوە بوو مەترسیێدارە دەڕوە ینی بەجددی بە پرۆژە وەکو پێویست ئەگەر پرۆژەی حکومی شەوێت باش یەک پرسیارە لێ بکەم مامۆستا دەسەڵاتی خۆجەیەکی بێگیرفان دەسەڵاتێکی خۆجەیی بێبودجا
ئەزانی من بۆ نمونە تۆ هەستە پێ نەکرد من زۆر پرسیار ناکەم لە وەکو پرسیارانی کە لە وەزیرەکانێکم لە بەرنامەکەما لە دەسەڵاتی خۆ جێیێرم نەکرد ڕاست لە کاکمەلا قادر چونکە ئەزانم چاوی ئەیبینە و دەستی کورتە براکەم بەسم زیانی ئەوەی کە لە ئیداری خۆ ئیرادی خۆی داهاتی بابی کە ئەوەی کێشکاکەەوە ناپێم ناکرێتەوە بە نمونە ینی یان یەک پێشنیاری کە بۆ کاک حەبقادر بە فرسەتی دزان لە بەرنامەکەی دەست پێکا وەکو ڕەشەهی دێگەڵێ من شەرمەزاری دەڤەری بەڵێ بڵێ من کاک حاکم لە نیزگەوە دەزانم شەکرە پیاوێکە من حرمەتم هەیە مەبەستم ڕەخنا لە بەڵام ئەمە معنای ئەوە نییە بۆ نمونە بەڕاستی بنەیڵم حەزەکەم بزانن یعنی با ئەو نەیڵە لەسەر هەرینێکە بەڵام بینەرەکەم ئەزانێ خەتای پارتی وێشێتیە حەزەکەم بزان بە پلەی یەکەم خەتای پارتی و یەکێتیە لە دوای ڕاپەڕینەوە لەو ڕۆژە یەکەم شەهیدیان نا هەتاوەکو ئەمڕۆ پارتی وێکێتی پشکی شێریان بەرەکەوە لە ئیدارەدانیا وڵاتە اینجا ئەگەر جادەیەک دروست کرابێ پردێک دروست کرابێ ئازاتی ئێوەیە پارتی وێکێتی بەڵام بەڕاستی نەهامەتیەکیش هەبێ هینی ئێوەیە لەسەر دەستی ئێوەیە هەموو ئەو تەسکیە و شتانەی کە باسەکرێت لە کارگەکان حەزەکەم زانیەوە هەمووی سوچیەوەیە پارتی وێکێتی یعنی ئەمانیش نەیڵێن مامۆستاژ نەیڵێت لەبەر هەر ئەعتیبارێک بێت بەڵام خۆبینەرەکەم لە ماڵەوە زانێ کە نەوترا معنای ئەوە نییە نازانن بەڵام کێشەکەی ئێمە ئەوەیە ساڵ لە دوای ساڵ شتەکان تەراکومەکە لە دڵی خەڵکە ئیترە بێ بە کۆچ ئەبێ بە سەر هەڵگرتن ئەبێ بەوەی پشت کاتە سندوقەکانی دەنگدان ئەبێ بەوەی گەنجێک وا بزانێ خەتای خاکی پیرۆزی کوردستانە ئەبێ بەوەی مناڵی شەهیدێک نیگەران ببێ ئەبێ بەوەی کە ڕاپەڕین لەبری ئەوەی وانەی کوردایەتیمان پێ بڵێن بێزار بێ لە خۆی بێزار بێ لە مێژۆکەی بێزار بێت شەهیدەکەی بە حەزینی بلاوێنێتەوە کە ناوترێت معنای ئەوە نییە ئەم ئازار و جەخارانە لە ناو دڵ و ناخە هەر پەنگە خواتەوە کاکامەسفر یەک لە هۆکارەکان مامۆستا ڕانچ کاریگەری میدیایە ئەنی بمانەوێ نەمانەوێ میدیایەک هەیە میدیاگەلێک هەیە ئیش لەسەر ڕەشبینیکردنی گەنج دەکات ئیش لەسەر زەربدان لە دەستکەوتەکان و ڕەشسپی ینی تێکەڵکردنی ڕەش و سپی دەکات من نمونەم هەیە من ئەمڕۆ لێرەم ئەزانم خۆم نیلیم بەڵام لەم تەسنیفەی تۆیان من لەکوام ڕەشبینی بڵاوەکە نەمەبەستم نەمگوت با میدیا هەمووی بەشێک لە میدیا ئەمە دەڵین بەشێک کچکۆ ڕێژە ینی بەشێک لە میدیا هەیە ئەمە دیتومانە بە راپۆرتێک بەشتێک بێ هانی بەجێهێشتنی وڵات دەدا لەلایەن گەنجەوە یان کۆمەڵێک نووسەر بە ناوی نووسینەوە بەرحاڵ بە ناسینە ناوبەسەکەی باسیمە ئەوەیە کە خەممان بۆ ئیدارەی ڕاپەڕین و بۆ دەڤەری ڕاپەڕینە خەمی ئێمە کەوتکردوینەوە ئەو خەمەیە کە ئیدارەی ڕاپەڕین بچکەین کۆچەکەکەم بێتەوە یەک لە وەک پێشنیارەکان بۆ ئیدارەی ڕاپەڕین ئەوەمایە پێم خۆشە هەر کۆمپانیایەک لە دەروی شار کە هات یعنی بکرێتە مەرج کە هیچ هەموو کارمەندەکانی خەڵکی ئێرە بن بۆی کە زیاترینی هەلیکار و دابینکردنی هەلیکار بەداخەوە چەند پرۆژەک ینی ئەگە پرۆژە دەکرێت پرۆژە تەواو نابێ کاک ڕانچ هۆکارەکە شەوەیە کە پرۆژە هەبێ هەلیکار دەبێت باشە بەڵام کامتان بوون وتتان لە 150 بۆ 60 ئەو تۆزە پارێش کە لێرێ ئەوانەیە کە کۆچیان کردوی نێرنەوە تۆ بووی وتت وانە کاک ڕانچ یعنی ئەوەی کە جێگای سەرسوورمانە بەداخەوە گەنجانی ئێمە کە ڕاپەڕینیان کرد خەڵکی دەڤەری ڕاپەڕین کە ڕاپەڕینی کرد بۆ ئەمە ڕاپەڕینی کردووە ئەمە ئەوە گەنجەیە ئەوە چییە؟ ئەوە هەندەسەی پلانی تەواو کردووە بەڵام لەسەر پاژماوەکاندا دەژیا بەدەیانی ئەوە مۆنومنتی ڕاپەڕینە ئەمە خۆی مەیدانیان خۆم سەردانم کردووە ئەوەتانێ بەڵام ڕوخساری پیشان نام بەڵام ئەوەتانە لەسەر پاشماوە فرێدراوەکان دەژین کە ئەو پاشماوانەی کە دەبەی کۆلێژی هەندەسەی تەواو کردووە لە دەڤەری ڕاپەڕین لەسەر بەدەیانی ئەوەمان هەیە بێکاریە کاگڕەنج چەند مترێک لەکن مۆنومنتی ڕاپەڕین ئەو مۆنومنتەی کە دەڤەری ڕاپەڕین شانازی پێوە دەکات گەنجەکانمان لەسەر پاشماوەی خۆراکیەکان دەژین بۆیە ئەمە پێویستی بە هەڵوەستەکردنێکی زۆرە پێویستی بەوە هەیە کە بەرپرسانی ئێمە و حکوومەتی هەرێمی کوردستان کۆی هێزولانە سیاسەکان لە زیاتی ئەوەی بیر لەوە بکەنەوە کە کۆمەلگاکی نەخۆش بەرهەم بێنن دەکرێت بیر لەوە بکەنەوە سوود لە هێز و توانای گەنجەکانمانەوەی بگرن کە کاتێک دەڵێم کۆمەلگاکی نەخۆش ومێت دەکەم پیاسەیەک بەناوڕانیەدا بکەی بزانە ڕۆژ بە ڕۆژ سەیدەلەکانمان لە زیاد بووندان گەنجەکانمان نەخۆش دەبوون هیوا شایدی ئەومان بۆ دەدا کە
دەڤەری ڕاپەڕین پڕ بۆ لە گەنجی نەخۆش و نەخۆشی بەخێر بێت. شێرپەنج. چۆنی سەحەتە چۆنە باشی سەرسامم بە ئەو ڕنگانەی لەبەرە کردووە زۆر جوان گۆنجاندوتە دیزاینێکی جوان شیک و ڕێک پۆش ناو چییە؟ کاکە ڕێنووس ناوەکەشە زۆر زۆر خۆشە چیەکەی چی ئیشەکەکەی؟ من دوای تاواکردنی خوێندنەکەم چیت خوێن؟ ئایتیم خوێندووە. ئایتی؟ بەڵێ بەس باشە کەواتە خوێندنەکەی تۆ خوێندنێکی سەردەمانەیە باو باوی ئایتی و ئای و هۆشمەندی زیرەک و ئەوە ئیشت هەیە یا بێ ئیشی؟ لە هینی بەشەکەی خۆم ئیش ناکەم ئیشێکمە بوو لێرەکانە من لە قەڵازێ دەژیم لەوێ شوێنێکی وای لێ نییە کە من بتوانم لە بوارەکەی خۆمدا ئیشی لێ بکەم. ینی بەتەنیا هەموو شتەکان نەبەستینە بە چەند ئیشەکەی؟ من شاگرد بووم شەفتی لە 5 ئێوارەوە بۆ 12 شەو بە 200,000 لە 5 ئێوارەوە بۆ 12 شەو بە 200,000 ئەو 200,000 چه ئایندەیەکی پێ دروست دەکرێت چۆن بەشتەکە بەشت ناکە نەوەڵا بەشی هیچ ناکە زۆر ماندووەبی چۆن لە تاو نەبوونی هەلی کار ڕازی بووی بەم موچە بەڵە ئەرەوەڵا ئیشکردن لە سنووری خۆمان ئەوە نییە سەتەوەرەکەمان لەسەر کۆچکردنی گەنجە بۆ دەروی وڵات بەڵام لە ناوخۆی کوردستانیشدا هەر کۆچکردنەیە بە شازێکی ترکە بۆن منە من لە قەڵازە ئیشێکم نییە لەبارە خۆمدا دەبێت ناچارم بچمەش ئەو شارە گەورانە کە هەولێریان سلێمانی دەوێت ئیشێکم بۆ خۆم یعنی زۆری گەنجەکان لە ناوخۆدا کۆچەکان بەربەیشی بەڵە بێگومان ئەو هاوڕێیانەت کە بەیەکەوە تەواوتان کرد چەنی ئەوانەی قەڵاتزە لەوێ ماون و ئیشەکەن چەنی کۆچی کرد چەنی ماوەتەوە وەڵڵاهی ئەوانی کە بەیەکەوە تەوامان کردووە زۆربەی هەرە زۆری بە تەما بڕا بۆ دەرەوەی وڵات بە تەما بۆ زۆری بێکارە بێکارە بەڵە بێگومان ئەی ئەو پارەیە خۆتەزانی ئەو ڕێگاش پارەی زۆر دەوێت چۆن پەیدا دەبێت وەڵا جا هەیە بە قەرز پەیدا دەکەن بە قەرز زۆر سپاس خۆشحاڵ بم بە ناسینت قوربان بم سپاس دەکەم کێ بە شوێن کارە ئەگەڕێ ئێستا خوشکی ئەتوانی تەشریف فەرمووی چۆنی با مایکەکەت بەمێ باشی بە قوربان جەنابەت بۆ کارە گەڕی نزیکی خەرەوە بەڵێ بۆ کارەگەڕم چیتە چیت کردووە بۆم بگەڕەرەوە سیڤیم بردووە بۆ شوێنەکان بەڵام زیاتر داوای ئەزمونەکەن ئەگەر تۆ دەرگام لێ نەکەیتەوە یەکێک دەرگام لێ نکاتەوە ئەزمونە بکەم ئەی ئەوەزمونە لەکوێ بێنم وانە وەڵاوە چیتە چەند شوێن تا ئێستا بۆ نزیکی کەرەوە وەڵا بۆ چەند شوێنێک چوومە چونکە من لە 2019 بۆ 20 تەواو کردووە بۆ پەیمانگا کوتکان چوومە بۆ مەکتەبەکان چوومە بۆ شوێنان ڕۆیشتوم چی تەواو کردووە خوش پەروەردەی کیمیا مامۆستام کیمیا بەڵێ یعنی لە تاقی گەوشتی شەتوانی کار بکەیت بەبێ گومانی ئەتوانم کار بکەم بەس نییە یان ئەبێ واستت هەبێ یان ئەبێ باوکت پلەی هەبێ یاخود ئەبێ خۆبەخشی بکەیت بۆ ئەوەی وەربگرن خۆبەخشەکەش ئەبێ ئیلە واستت باشە بە 150 ئیش بکەی هەر نییە نییە بەهێش یعنی تۆ ڕازی بەوەی بە 150 ئیش بکەی بێگومان ڕازیم بۆ ماوەی ساڵێک 2 ساڵیان کەم ئەبێ گەنج لەو سەرمایەگە بێ پرۆژەی خۆی هەبێت ئەبێ بۆ بڕەکەمە ڕازی بێ بۆی بتوانێت لە داهاتوە بە بڕێکی زۆر ئیش بکات بەس نییە ئەو 100,000 نییە نییە دەستم ناکەوێ من گەڕاوم زۆر گەڕاوم دەستم ناکەوێ لە قەڵاتزە دانیشیت نەخێ لە ڕانیم بەس لە ڕانیە گەڕاویت بەڵێ لە حاجیاوانش گەڕاوم لە حاجیا و لە قەڵازدا وانە بێژۆشتانی هیچی نییە ینی هەمووی قفڵە هەمووی قفڵە بوارەکەی ئەی باشە جگە لە بوارەکەی خۆشە هەر گەڕاوی بۆ ئیش وەڵی لە بوارەکەی خۆماوەکوتر لە دامەزرا ئەوە ببواریتر ناوەڵە نەگەڕان چونکە ڕاستی ئامانجی من ئەوەیە کە لەو بارەی خۆمدا یعنی بەرەو پێش بڕۆ ئەوەش مافێکی ببمە یعنی پێشەنگی ئەو کۆمەڵگا یعنی حەزم لێتی ئارەزم بۆ ئیشەی خۆم هەیە زۆر باشە ناوچی بوو ڕووکاڵ باشە ڕووکاڵ زۆر بەڕاستی ناوەکان زۆر کوردی و جوانن ڕووکاڵ و ڕاوێژ و ڕێنووس و باشە ڕووکاڵ ئەڵێن باڵانسی جەندەری تێک چووە واتە کچان زۆر زۆرن لە دەڤەری بتوێن ئەمە وایە؟ بێگومان وایە ئێگەنجەکان هەمووی ڕۆیشتووە یعنی سەردانی هەرزدام و دەستگایەکە ئەەکەی ئەبینی زۆرینەی کچە بۆ چونکە گەنجەکانمان بەڕاستی ڕۆیشتون هەمویان یعنی ئیش نییە هەمویان ڕێگای دەرەوەیان گرتوتە بەر ڕاستی لەو ینی ئەگەر ئەوە بڕوە ئەوە بڕوای ینی ئافرەتەکانیشمان هەمووی ئەڕۆن ئەکە گەنج بڕوە ئافرەتەکەش گەنجەکانش دێنەوە هاوسەرگیریەکەن قسەی دڵی کچانم بۆ بکە تۆ کچێکی لە بەرنامەکەمە کە بەیەکەوە دانیشن کچەکان چیەڵێن
وەڵام ئەگەر چی بڵێن ئەگەر ئەڵێ ئێمەش داهاتومان هەر ئەڕوا بۆ خارج چونکە گەنجەکانمان هەمووی هەر لەوێن ینی ئەوانش ئەگەر بێنەوە هاوسەرگیری بکەن لە کچەکان هەر ئەبن بۆ وێ قابل لە خۆجارێکی تر نیانەوە شوێنی ژیانیان لێرە دا بمەزرێنەوە یعنی بێئومێد نەبوون لە کوڕەکان کە ڕۆشتون ئەزانن دەگەڕێنەوە بۆ دەڤەری دەگەڕێنەوە و هاوسەرگیری ئەەکەن و کچەکانیشمان ئەبن ئەو کاتە ڕەفیقت هەیە گەڕابێتەوە وەفادار بوو بێ بەرامبەر بە دڵخوازەکەی یعنی مەبەست کچە بردبێتی کوڕەکە هاتبێتەوە بەڵێ بەڵێ چەندین کچمان هەبووە هاوڕەکانم ینی زۆرنیان ڕۆیشتون هاوسەرگیریان کردو و ڕۆیشتون لەگەڵ خۆشەویستەکانیان لەگەڵ خۆشەویستەکان ئەی چیرۆکی خەمناکیش زۆرە تلانەوەی شەوانە و ئاو و حەسرەت و شعری دڵاری و بێگومان ئەرەوەڵاش زۆرە بەڵێ باشە قوربان دەست خۆش گیانەکەم خوشکە ییت کێ کاکی من فەرموو کاکی من ئەوە لەبەر کامێراکانە گینە بێ من بێمە خزمەتی تۆ قوربانی تۆ بم بەخێر بی باشی ناوی خزمەت ماسەکەم کاک ڕەسوڵ بەخێراتی سەر چاوەکان تۆ چییە فەرمووی لەوانەی کە من عقلم پێ نشکاوە یا میوانەکانم بە بیریانە ناتوە دەست خۆش بۆ بەرنامە ڕایگرم لۆرە تایمەکەی دەست خۆش بێت بۆ بەرنامەکە من وەک دەرسوویەک لە زانکۆ بەشی کارژێڕی کە دەبێتە ساڵێک زانکۆم تەواو کردووە لەبارەی ئەوەی کە بە دواری کاردا گەڕابێتم من باسی خۆم دەکەم کە ساڵێکە تەواوم کردو بێلەوەی کە چوومە کرێکاری پێنجی بەیانی بۆ پێنج ئێوارە چی تاکرد ئیشی لەوە دەکەین یەک شاگرد دوو وەستا حیساب بکە لە هیچ شوێنێکی دیان نییە وەستا لە شاگرد زۆرتر بێ لەبەرەوەی ئیشە وەردەکان دەبێت شاگرد بیکا بۆ وەستا یەک شاگرد دوو وەستا ینی هاوکێشەکە لێرە پێچەوانە بۆتەوە کاتی ئیش ستاندەر زیانی 8 بۆ 4 باشە تۆ ئاخر چۆن فریا دەکەوتی تاسێ بەرەدەست ئەم تاسێ بەرەدەستەوە ئەبێ فریاکەوی هاوکاری دەکەن لەبەرەوەی لێرە مۆرکێکی هەشاریە ینی وەستاکان باشترن بڵێوینەڵە یارمەتی دەدەن بەڵام چۆن تۆ بیرکەوە ئەبێ ساعتەش بچێر سەر ئیش ئێمە پێنج چوین ئەبێ ساعت 4 دەسەڵگری ئێمە پێنج هاتینەوە نیوەڕۆن ساعتێکت هەیە ئەوە ئیش وەکرد و یەک وەستا بووە بە دوو وەستا و یەک شاگرد ڕۆژی 20 بۆ 25,000 باشە چۆن فریا دەکەوتی چۆن جەبلەت دەگرتەوە چۆن فریایم هەموو تاسە چیمەنتۆیە دەکەوت ڕاستەکەی واقعیەکەی یارمەتیەک دەدەین بەڵام چۆن وەرە ئێمە جەبلەکە دەگرینەوە وەستاکان دەستنە سەر ئیشەکە دەبێ من بۆیان برم بڕۆوەرەوە یعنی تۆ دانیشتنت نییە دانیشتن نییە ئەوە وەک چی وەکیشی خۆم ئیشم کردووە بە دوای چەند 20 بۆ 25,000 پێنجی بەیانی بۆ پێنجی ئێوارە پێنجی بەیانی بۆ پێنجی ئێوارە ئەگەر چەند تاس چیمەنتۆت بردووە جاوەڵا ڕۆژوایەک تا نەگرینەوە بخوا 10 کیسە 15 کیسەدا بیرکەوە بە چەند ڕۆژی 20 بۆ 25,000 بێلەوەی کە هاتوچۆ 12 ساعت ئیش 12 ساعت هاتوچۆ لەسەر خۆمانە نان خواردن لەسەر خۆمانە ینی 15 ئەمێنێتەوە بڵێ هەمووی جا بێلەوە کەەوە بڵێ ئیشێک بۆ ئەوەی پارەیەک دەستکەوێ لەبەرەوە ئێستا بۆ خۆم باوکم 200,000 خانشینی هەیە دوای 20 ساڵ خزمەت بە تەمەنێکی 25 ساڵیەوە شەرمەندەم کە بچم دوای 4 ساڵ مەصرەفی زانکۆی لێم کردووە ساڵێکە زانکۆم تەواو کردووە بچم پارە لە وەرگرم ئەنی شەرمەزاریە بۆ من وەک گەنجێک کاس بەرپرسیارەتی بکەم ئەوە وا دەکا ئەو ئیشەم کردووە لەگەڵ ئەوەشدا سیڤی خۆمەیە لە جیات شوێنێ بۆ 10 شوێنم نردووە ئەلێرە لە ناو بازاری قەڵازەی مارکێتەیە داوای سیڤی کردووە چووم سیڤیم بردووە ئەڵێم بەڕێستان چەند کارمەندانەوێڵێ 4 کارمەندوانەوێ ئەڵێم چەند سیڤیتان پێگەشتووە ئەڵێ 600 سیڤی بیرکەوە یعنی کارەسات ڕوودا لێردا موچەکەشی 400,000 بۆ 450,000 هە ساعت ئیشکردن ڕەبی خواوە بگرێکەڵێ گەنج ئیش ناکە چوومە لێرەوە چوومە سلێمانی هالی کارێک دانراوە 450,000 400,000 12 ساعت ئیشکردن سکیوریتی شوێنی مانەوە و خواردن لەسەر خۆیان هەفتەی یەکەمی شوێنی مانەوە خواردن لەسەر خۆت لێرەوە بچۆ بۆ سلێمانی ساڵانە 40,000 کەسیش دەرەچێت لە زانکۆ پەیمانگاکان ئەمە سوپایەکی بێکارە وەنیا هەموو ساڵە سوپایە کاک ڕستۆ من گەنجێکی 25 ساڵم بوون منە ئیشێکی سکیوریتی لە سلێمانی وەرەگرم دەوام هەفتە بە هەفتە کاتیشکردن 6 ساعت بە 6 ساعت ڕۆژی 12 ساعت تۆ بیرکەوە 400,000 لێ وەرەگرم سەتی بەس بۆ کرێی سارە و هاتوچۆیە دەبا من یەک ڕۆژ بچمە ناو بازاری سلێمانی بە تۆڵم چەند مەسرەفەیە کەر بە دڵخوازی خۆم جلوبەرگێ بکرم هیچیکە بەس جلوبەرگەکرم من لەوێ 100,000
ئەچمە بازار 100,000 بە 200,000 خێزان دروست دەبێت دروست نابێت. دەست خۆش انشاءالله هەموو شتێک باش بێ و قسەکانی تۆ بگاتە گوێی ئەو گوێیانەی کابێ گوێیان لە شت بێ. کێ ئێوێ نیەتی کۆچی هەیە لە ئێوە؟ ئاوەرە کاکی من ڕەبی ماشەڵڵا و لێبێت چۆنی باشی؟ قوربانە بم. ئەم دوور لە ڕەشیەکەی دەردی کوردەڵێ زۆر زۆر لێو هاتووە. ئەمە هینی کوێ هی دەڤەری خۆتانە دوورینەکەی؟ بەڵێ هی پشدەرە. هی پشدەرە زۆر جوانە. وەرد شوشتەکەی؟ ناوڵە. دوو گۆڵیش؟ کورار شوان بووم. خۆ؟ ئارەوڵە. بەس شوانی زۆر گرنگە دیارە ئەو قیافە و ڕێکیە هی شوانیە وەنا؟ ئەوڵای جا بۆ خۆ دەزانی بۆ شاخی هەڵگەڕێ و بێ و خوارێڕوا دەرناچی. هەندێک لە شوانەکانە بینم ماتۆر بەکارێنن تۆ زیاتر خۆت جوڵاکە یا تۆش ماتۆر بەکارێنی؟ وڵای شوێنی من شوێنی ئاوەی نییە بڵێ ماتۆر بۆی بچێ. تەختاییە؟ نە شاخە. شاخە فێری شمشاڵ بووی؟ ناهەوڵە. دەخۆ فێر بکە. شمشاڵمان نایە. بۆ بێتاقەتی هەندێک جار. مەڕت هەیە بزن؟ وەڵام مەڕمانەیە. باشە مەڕ زۆری لاکە ناکاوەک بزن وانە؟ بەڵێ. ئەی دەستە هەڵبڕیوتە ڕەنج منەمەوێ بڕۆم بۆ خارج بۆچی؟ کورە لەو قەڵازەی هەر دوێنەشێ 20 نەفەر بووین برادری خۆما بووین چوینەتە پارکی قەڵازە دانیشتوین بەمان 5,000 ما پێ بووە. عنی معقول لە بە 20 نەفەری 5,000 ما پێ بێ. شوێن نەماوە نەچم بۆی ئەمن ڕاستی نەشادەمێنەی جوازم لە خوێندنێنەوە کەسی ششت نادات. ئەی بەتەمانی دەست پێ بکەیتەوە خۆتۆ هێشتا گەنجیت. بۆچ دەست پێ بکەمەوە براکەمەوە 6 ساڵە خوێنی تاوا کردو زانکۆی تاوا کردو تا عین نابێ بۆ بخوێنم. ئەو قفڵە چی بوو یاو لە زاری من بەڵام هەر باشترە. نا ئەمن برای خۆمەوە 6 ساڵە یعنی تاوی کردو دانامەزرە. تۆ ئەتەوێ بچی بۆ چۆ چه ئاواتێکە هەیە لە دەرێ؟ جاوەڵای وەکە و خەڵکی خۆشگوزەرانی. شوانی بۆ خەڵک دەکەی؟ نا ئاریجا شوانی بۆ خەڵکە بۆی خۆمانەوە. پێی دەژی؟ کورزا ژیانەکەەوە نییە تۆ بژی وە تۆ بوومە دەچێنا بازاڕی ناکرێت بوومە لەگەڵ مەزریسێکی دانیشتی دینارێکت پێبێ. انشاءالله پێت دەبێ و جوانترین ئایندەش چاوەڕێتەکات. سپاس. من خۆشحاڵ بووم تۆم بینی. خۆشحاڵ بووم. قوربانە بم. سپاس. فەرموو مامۆستاکیان. بەخێر بێ ئوستاز. چاو ماچەکەم بفەرموو فەرمایشتەکانت. سپاس پێشەشی سپاسی جەنابەت دەکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە و کۆکردنەوەی و خەڵکان. من دەمێ پرسیارێک ئاڕاستی ئیدارەی خۆجێیی دەسەڵاتی ئەم ئیدارەی ڕاپەڕین ئێوێ پرسیارێ ئاراستەی دەسەڵاتی خۆجێیی بکە بفەرموو. بۆچی ئیدارەی ڕاپەڕین نایەت ئەو کەسانی کە بواری هۆبەرهێنان دەکەن نایەن وەبەرهێنان بێن ئیدارەی ڕاپەڕی وەبەرهێنانەکانی ئەو کەسانە کە بێنێتە ئەو سنوورەی کە دەبینین لەو سنووری ئیدارەی ڕاپەڕینە چەندین شوێنی باشە بۆ دەرفەتی ئەوەی هەیە کە ئەو ئیشی وەبەرهێنان کە هەلی کار لەو سنوور بەرەخسی ینی ئەو کاری سەرەشی من دەگەڕێن بۆ ئیدارەی ڕاپەڕین کە گەنجان لەم سنوور زیاتر کۆز دەکەن. چیتان کردووە بۆ ئەمە؟ حەقی خۆی نییە ئێوە حەقە شار بە شار بگەڕێن. ئێوە بەڕاستی ئەزانم نیەتەکەتان من مەبەستمەوە نییە موزایەدە بەسەر کوڕەشەی دێکا بکەم بەڵام بەڕاستی ئێوەش ئەتوان ڕۆڵی خۆتان هەبێ مامۆستا. کاکشێت باس کوڕەشێت خۆشبەختانە ئێمە مودەیەکی کەمە بەڕێبەرایەتی گشتی وەبەرهێنان لە دەبەری ڕاپەڕین کراوەتەوە. خۆشبەختم لەوەی کەسێکی دڵسۆزی کوڕەشەی هیدێکی مستحق هەرچی ئەو بەڕێبەرایەتی وەرگرتووە. ئەمڕۆ قسەم لەگەڵ کرد دەڵێ نزیکەی 10 پرۆژەی گەورەی وەبەرهێنان ئیشی لەسەر کراوە هەتا لە هەندێکیان لە قۆناغی پرۆپۆزەڵەوانە دەرچوون و ژمارە وەبەرهێنان هەل ڕەزامەندی وەبەرهێنانی وەرگرتووە. ئەم پرۆژانە بەڕاستی جێگای ئومێدی ئێمە نین وەکەوەی کە دەخوازیین بەڵام سەرەتایەکە بۆ ئەوەی کە لەو سەرەتایەکی باشە پێت وایە چەند هەلی کار لە خۆ دەگرێت. دەزانین چۆنە پرۆژەکان جۆرا و جۆرن مەسەلەن پرۆژەی تەندروستی تێدا نازانم کوێ لێرە لە کیمیا تەخەڕوجی کرد و هەلی کار ئەوە لە کیمیا تەخەڕوجی کرد بەڵام بۆ نمونە سەنتەرە تەندروستی سەنتەرێکی تەندروستی دڵ دەکرێت و زۆر گەورەیە دەتوانێت. پێت وایە جاری ئایندە بەرنامە بکەم لێرە ڕووکاڵ یەکێکە بێ لەوانەی لەوێ کار دەکا ئاگەت تەسکەی حیزبی تەسکەی حیزبی ڕاگرنەبی شەڵای باشە بۆ نمونە تۆ خوا گوناح نییە کچێکی وەکو ڕووکاڵ کووردا یعنی ئەو علاقەی حیزباتی چییە؟ یعنی لەبەر سبەینە ئەگە تۆ قوبوڵێکی ئەگەر ڕووکاڵ وەرنەگیرێ لەبەر ئەوەی بۆ نمونە ئەگەر شوێنەکە هی یەکێتی بوو لەبەری ڕووکاڵ پارتیە ئەگەر سەرمایەدارەکە پارتی بوو لە ڕووکاڵ وەرنەگیرێ لەبەرەی یەکێتیە یا لەبەرەوەی براگەورەکەی چالاگوانی گۆڕانە تخوا لەم سەردەمەیە کە خەڵک لە بۆشایەکانی مانگ چین و
ئەمریکا منافەسەیانە و ئەگەڕێن بۆ نەیزەکی ئاڵتون تۆ قوبوڵەکەی ئێمە تازە بە تازە لە سەرمە گەنجەکانمان ناوێت بن کاگرنج من بەڵێن بە ڕووکاڵ و ڕووکاڵەکانی تریش و ڕێنووسەکانیش دەدەم لەکوێ هەلی دامەزراندنیان هەبوو پەیوەست بوو بە ئیدارەوە بە ناوی سەرپەرشتیارش دڵنیایی دەکەم نابێت تەسکێ وەگوتم لە ماوەی چەند مانگی ڕابردوو تۆ بەس مەسئول نیت لەسەر ئەو چوارچێوەی ئیدارە و دائیرەکەی خۆت تۆ مەسئولی لەسەرەوە لەسەر ئیدارەی من بازانیتی بە تۆڵەن چی ئەڵەن جێگری سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین ناڵێن مەسئولی دائیرەیەک کاگرن زروفە سیاسەکەەوەی هێناوت پێشتنە هاوڕێ کاسترێکێک لەوانە زروفە سیاسیەکە من و تۆی گۆڕ کاسترێکێک لەوانە دەنجی داوە لە 2014 من سەرپەرشتیاری دارم بە زروفە سیارەکە کردومیە جێگر بە هەر عڵبەڵێنیان پێدەدەم لە چەرمانجی ڕابردوش 150 هەلی دامەزراندن هەبەوە ئێمە سەرپەرشتیار ڕێگامان نەداوە هیچ تەداخولێکی حیزبی هەبێ دەست خۆش سپاسە دەکەم ئەوە شتێکی باشە کەیتر فەرمای شتێکی هەیە وەرە خوشکی من فەرموو بەخێر بێت من دەمەوێت پرسیارێک لە کاک ئەبوو بەکر بکەم کاک ئەبوو بەکر سەبارەت بە داتاکەی ئێمە تۆ ئەڵەی 3000 ئێمەش قایمقامیەت خۆشمان هەروەها کاکرەنج پشدەری جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کەوا داتاکە 7000 باشە تۆ وتت لە ئیتالیا چەندان ڕەوز هاتووە دەتوانانی پێم بڵیت ڤیزا هی ئیتالیا وتت ڕەوز هاتووە دەتوانانی پێم بڵێت وتت ئیتالیا تورکیا آخر ئەوەل تێکچوو منیش باش وتت چەندانە ڕەوز هاتووە لە تورکیا بەڵێ وتت چەندانە ڕەوز هاتووە لە تورکیا یعنی چەند ڕەوز هاتووە زیاتر لە سەروی 3000 شتێک بەس ڕەوز هاتووەتەوە باشە کاتاوە دەسەلمێنێ داتاکەی ئێمە هێشتا بەروسەرەوە دەڕات نەک ئەوەی بڵێ داتاکە ڕاستەبارەت بە کۆچی گەنج ئێمە نهاتوین مناقەشەی داتا بکەین ئێمە هاتوین ڕێگە چارێک بدۆزینەوە بۆ ئەوی ڕێگەی لەو کۆچی گەنج بکەین تەنانەت تۆ دەڵێ 3000 بێت یان 5000 بێت تەنانەت یەک کەسش بێ ئەو کەسە زۆرە ئێوە وەک دەسەڵاتی خۆجی چیتان کردو بۆ سنووری ئیدارەی ڕاپەڕین چیتان کردو بۆ گەنج ئێوە ئاگاتان لە قەڵاتزێ هەیە چی تێدا دەگوزارە دەتوانن بێن سەفەرە بە شارەکەدا بکەن چەند گەنج دەبینن سەبارەت بەوەی کە هۆکاری کۆچی گەنج بە دەرجەیەکەم دەگەڕێتەوە بۆ ئەوەی کاتێک گەنجەکە زانکۆ تەواو دەکات هەلی دامەزراندی نییە تەنانەت بەڵێ من خوێنکارم بەڵام ئەوەندەی ڕژمینی لە چواردەورەکەم هەیە زۆر جار هاوڕەکانی خۆم تەنانەت کە خوێندنیان تەواو کردووە بە من دەڵێن چی بۆچی واز لە خوێندن نانی ئێمە چەندان ساڵە خوێندنمان تەواو کردووە دانەمەزراوین ینی هەمیشەمان پێ دەڵێن بۆچی کاتی خۆت بە خوێندنەوە سرف دەکەی لە کاتێکدا هیچ داهاتوویەکت نییە لە وڵات ئەی تۆ پێیان ناڵی باشە ئەگەر نەخوێنەمە بم بە کچێکی سەرکوێری نەزان ئەگەر کاریشم دەست نەکەوێت بۆ معریفەت و ژیان موسبینەی تێکەڵایی و پەروەردەکردنی مناڵەکانم بخوێنم خوێنەوار بم باشترە لەوەی نەخوێنەوار بم بەڵام من هەمیشەوە پێ دەڵم بەڵام ئایا لە هەموو شوێنێکدا ڕای زۆرینەوە ناگرێ زۆربەی دەرچانی زانکۆ پەیماگەکان دانەبزراون ناتوانم بە تەنها دەرەقەتی چەندانەیەک بێ نا لە ڕووی معریفیەوەتم دەست خۆش خوشکین خۆشحاڵ بم زۆر زۆر ئەو پرسیاری بۆ بەڕێزێ بوو پرسیارەکە دووبارەیە بەڵام ئەڵێ بۆ سەردانی ئەوێ ناکەن بۆ گەنجەکان نابینن بۆ زیارەی مەیدانیتان نییە دەزانیت کاگرنج نازم پەیکەری ئیدارە بۆ شێوەیە مەسەلەن بەڕێبەرین هەیە قایمەقام لە هەر شوێنێک بە نوێنەری ئیدارەیە ئێمە نوێنەری وەزارەت و ئەنجومەنی وەزیرانی بەڵام پەیامەکە گەیشتووە ئیشی لەسەرکراوە گەوەی گوتێت ئێمە بە جیفانی دەستی بەتاڵێ بچ بکرێت نەزانم بەس ئەوە بەڵام بە کۆی گشتی بەس ئەوەش بەهانە نییە هەر ئەتوانن ڕۆڵتان هەبێت ئەوان کاتێک کە کەسێکی وەکو تۆ یا وەکو بەڕێز قەرەنی بچێتە ئەوێ بەڕاستی کاکیوا بچێتەوە مەبەستیان ئەوە نییە تۆ بچی لەویا پارە دابەش بکەیت ڕەنگە وجودی ئێوە کاریگەری هەبێت وانە بێگومان نا هەبووە بەڵام وەکوی پێویستنیە دنا بێگومان بەڵام کەس قسەی هەیە خوشکی نەبراینە کەس قسەی هەیە فەرموو برای من جەنابتان بوو خاڵە بەکەویست فەرمایشتەکتە بوو بەڵێ و پرسیارێکە وڵامەکەی فەرموو جوابی بەرەوە بەخێر بێت سەبارەت بە ئەوەی من نەمگوتووە ئیتالیا ڤیزای تورکیا نا ڤیزای تێکچوو منیش پێم وت زاراوەیەکەیە بە کوردی خۆمان بڵێن ڕەفزە بەس بە تورکیا ئیبتاڵی پێدەڵێن تۆ بەوە تێگەیشتووی نزیکی 3000 کەس ڕەفزی بۆ هاتووە بەڵام 2370 کەس ئیبتاڵی لێدراوە ئەوە یەک دوو دەزام دەلێ و تێکچوو کاک بەکرد بەخواوە ئیتاڵیا لی تێکچوو بۆ مەسەلەی لی تێکچوو ڕێکخراویش هەڵاکە بەڵێ بۆ سەبارەت بەوەی کاگرنج بۆ سەردانەکان ئێمە
لە یەکەم ڕۆژی وەگوتم خەمی ئێمە زاخۆ تا خانەقینە ئەو ئەزیزانەی کە لە دەست دران بەداخەو لە دەریایی جە کچەکانی نەوەی مامجووتیار ئانیا و ئالیا لە یەکەم ڕۆژی ساتە وەختەکەی تا گەڕانەوەی جەنازەکان زانکۆ خانەقینە کرد کاگامان جووتی بۆ زیاتر لە دەڤەری ڕاپەڕین ئەی بۆ لە سۆران نییە بۆ لەوێ نیە لەوێش هەیە بەڵێ بە هەمان شێوەیە نەخێر ئێستا پێ دەڵم هۆکاری دیارە بەداخەوە ئێستا ئێمە لەبەر کۆچ خەریکە بەشێ لە بوارێکی تردا گەنجەکانمان لە دەست دەدەین من ئێمە لەو پانێلەدا کە فەرمانگە ڕێکخراوە ناحکومیەکان ئامادەسازی کردبوو ئەوەی کە بەرجۆمان دەگوت کارەساتەیە لە شوێنەکانی تر بۆ نمونەکە لە دەڤەری ڕاپەڕین کۆچ ڕێژەی بەرزترە لە شارەکانی دیکە هۆکاری نەبوونی هەلی کارە هۆکارێک ترەیە کە بەڕاستی دەسەڵات بە هەر هۆکارێک بێ ئەم دەڤەرەی بەهێڵی سوور نیشانی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان داوە کە ڕێکخراوە نێودەوڵەتەکان ڕووی تێنەکەن بەڵام ئەو جاریان ئامادەبوون بەس ئەوەترێ سەیریکە لە ڕابردووە تاوەکو ئێستا ئەوەترێ خەڵکی دەڤەری بتوێن و پشدەر و قەڵات زێ و ئەوانە خەڵکی خوێنەوارن و بە سروش زمان پاراون ئەڵێن جوانتر ئەزانن لە خەڵکی ناوچەکانی تر تعبیر لە خەمەکانیان بێگومان بۆیە وا ئەزانین لێرە کۆت زۆرە بە تەنیا ئەوەش هۆکارێک نییە بەڵێ کاگرنج یەکشت بەڵە بێگومانەوە یەکێکە لە هۆکارەکان چونکە جاری وایە تۆ چەند دەردەداربی ئەگەر نەتوانی هێزی تعبیرکردنە هەبێ لە ناوەوەی خۆت کەپتە بێشتەکە بێگومانە بڵێ باسی لە سۆران کرد کاگامانچ بەداخەوە سۆرانیش بەشێکی ئازیزە لە کوردستان بەڵام بەپێی داتایەکان کە ئێساکەینێ لەو هەفتەی ڕابردوودا لە دەمی بەڕێوەبەری گرتون و گواستنەوەی هەرێم چاکسازی بەرگوێمان کەوت لە کۆی 600 زیندانی سۆران بە هەڵە نەچوم 400 لە سەمادەی هۆشبەر سزادراوە ببوورە یەک دقە مەبەستم هۆکارەکە نەبوونی هەلی کارە زمینە سازی بەڵام یەک شتان پێ بڵام یەک دقا من بەرنامەم کردووە لە قەزای سۆران بەرنامەم کردووە لە قەڵاتزا یەک دقا بەرنامەم کردووە لە ڕانیا بەڕاستی ئەمەیە شتێک بڵام بە گەنجەکانی ڕانیا و قەڵاتزە و سۆران لە چاو ئەو هێرشەی کە خەڵکانێکی نابەرپرس کە دەرودراوسێ کە وڵاتان بە مەبەست ئەیانەوێ گەنجی ئێمە سەر لێ شێوا و ئالوودە بکەن بەڕاستی خۆگرترین گەنجی ڕانیە و قەڵاتزێ و سۆرانە لەگەڵ ئەوەی کە ناوچەکە بەداخەوە کردویانە بە شوێنی ترانزێتی مادەی هۆشبەر بەڵام ئێمە بەرکەوتەمان زۆر کەمە لە چاو هەزمەکەەوە ئاخر بۆی وا نەزانن من مجامەلانەکەم ئەمە ڕاستیان نا زۆر ڕاستە دەستان خۆش بەبانە چینە سەر مۆزوعی جانبی سەیریکە نامیش بەبەست یاردەیەکتر لەوێ هەیە کە وێرانی ئەم برا خۆشەویستە قسا کاک بەشەشی دەمەوێت قسەکانم لە بەڕێزانی ئیدارەی ڕاپەڕین بێت بەڕێزانی ئیدارەی ڕاپەڕین وەک دەمەوێت بەراودێک بکەم لە بەیان سنووری ئیدارەی ڕاپەڕین و سنووری سۆران کە تەماشا دەکەی لە سنووری ئیدارەی سۆران کە ڕانیە پێشتر بوو بە قەزا پێش سۆران ئێستا هەردووشان ئیدارەیەکی سەربەخۆن ڕانیە لە ڕووی جوگرافیشەوە ڕانیە لە ڕووی جوگرافیشەوە لە ئیدارەی سۆران لە ڕووی کشتتوکاڵ لە ڕووی گەشت و گوزار بەهێزتریشە بەڵام سیر دەکەی لە ئیدارەی سۆران ڕێژەی گەنج بۆ شێوەیە کۆز ناکە کاگرانس بۆ ئیداری ڕاپەڕین بۆ شێوەیە گەنج کۆز دەکا من تێناگەم عنی سەبەبەکەی چکەوە لەگەرێکی ڕەوایە دەستە خۆش بێت زۆر خۆشحاڵ بووم باشە هەردووکیان ئیدارەی سەربەخۆن ئەم گەنجەش دیسانەڵێ بۆ لەوێ کۆچ ناکرێ بەم لێشاوە وەڵاوە گوتم نازانم ئەوەی ئاماری کە بەکر باجواب باتەوە ئەو ئامارە بە دڵنیایەوە لە سۆرانیش خەڵکێکی زۆر سەفەر دەکا کۆچ دەکا بەو ڕێژەی ڕاپەڕین نییە بەڵام ئێمە نوێنەرمان لەوێ هەیە بە ناوی کاک بارزانەوە بەردەوام داتاکان بەس ئێمە بۆچی زیاتر داتای ڕانیە پشدەر و بیتوێن بە ئیدارە ڕاپەڕین وەردەگرین لەبەرەوەی هەلی بێکاری بە شێوازێکەکە تۆ خەڵکیێریت و لێرەی نانا من خۆم بە موچی هەموو کوردستان دەزانم لەبەر ئەوەی ئێمە دوو فشارمان لەسرە بەڕاستی بە ڕازگویانە بدوێن یەکیانەوەیە کە لەلایەن دەسەڵاتی کوردیەوە ئەو دەڤەرە پراوێز خراوە بەڵگە بۆ ئەو قسانەی خۆم ئەوە 2 ساڵ بەر لە ئێستا ئێمە هەڵسەنگاندنی کۆچ بە دیاردەی هۆکارەکانمان دیاری کردەوە چارەسەریش تاوەکو ئێستا لە ئەنجومەنی وەزیران کاری پێ نەکراوە بۆ ئەوەی کە لە زاخۆ نیە بەڵێ لە زاخۆ هۆکارێکیان هۆکارێکی تیرانەوە ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان ئەم دەڤەرەیان لێکردونە ئەمە دوو سێ چیە
بێکاری دوو هۆکارە یەکیان بێکاریش نەتیجەیەوەنا بەڵێ نەتیجەیە گەشت گوزارە سۆران ناوچەیەکی باشی ئەگەلی علیبەک و جوودیان ئامانە بەڵام ئەوان گرنگیان پێداوە لا ئێمە گرنگی پێ نەدراوە شوار ئێمە هەمانە کاکە ئێمەش سەرچاوی مرۆیمان هەیە گەشتیاریمان هەیە هەتا ئەمە شوێنەوەریشمانێت لە بۆ شوێنەوار ئیدارەی ڕاپەڕین زۆرترین شوێنەواری لێ دەوڵەمەندترین شوێنە بە شوێنەوار کە دەبێتە دەکرێت بکرێتە سەرچاوێکی داهات و هەلیکار بەڵام ئیسماری تێدا نەکراوە کاکە لە سۆرانگەر ئەیزاخۆ مەرزی کێلێ بە هەندێک قسەی لەسەرکەم با فەرموو ڕۆڵی ئیدارەش نادیدە نەگیرێ ئەوەی لە توانادا من داکۆشی لە دەسەڵات ناکەم بەڵام ئەوەی لە توانایدا بۆ ویستویەتی بیکە داهات لەسەرەوە ڕەوانەی خوارو ناکرێت بۆیە پێویستە ئێمە هەموو کۆک بین لەسەرەوەی هەموو چارەسەرەکان بە داهات دەکرێت کە ئێمە بە زاخۆ بێنەوە بە نمونە زاخۆ شوێنێکی زۆر استراتیژی و باشە بۆ پەیداکردنی داهات خاڵێکی سنووریە لە تورکیا زاخۆ باش ئەم مەرزەی ئێمە لە سعاتێکەوە دەکرێت لە کاژمێرێکی دوانیوەڕۆ دەکرێتەوە ئەزانم ئەگەر بکرێ بە مەرزێکی فەرمینەوە دەوڵەتی بێگومان کاریگەری نابێت بە سەدان هەلیکار دەڕەخسێ کاگرنج ئەوەی کە باسی دەکرێت مەرزی چلێت ئێستاەوەی کە هەیە تقریبن تاڕادێک تێستێکە بەڵام ئێستا ئیش لەسەرەوە دەکرێت فەرمانەکانی بۆ شوێنی فەرمانەکان پرۆژە بۆ فەرمانەکان و بۆ جوڵەی بازرگانی تەمان ئەمانە هەموو سەرتاکن بۆی لە داهاتوو بکرێتە 24 کاژمێری کە کرا 24 کاژمێری هەموو مەرزانی کە جوڵەی بازرگانی لێ بێگومان لە سنووری ئێمەش مەرزی چێلە بەتابەت بۆ دانیشتوانی پشدەرکە وەک هەز دەکرێت خۆیان بە مزەحی زیاتر دەزانیاوەکو دەرفەتی کاری دەکەم بێگومان ئەو جوڵە بازرگانی کە لەوێ دەبێت بەڵام قۆناغ بە دوای تەوابوونی بینای فەرماکان جوڵە بازرگان زیاتر دەبێت مودەی دوات مودەیەکی تر ئەکرێ بە مەرزانی فەرمی بەڵێشی جدی لەسەر دەکرێت بەڵێ لە داهاتوێکی نزیکی تر کاتەکە پێوەستا هەم بە حکوومەتی عێراقی و هەم بۆ تاوابوونی و پرۆژانی کە ئێستا لە مەرزەکەیشیان لەسەر حکوومەتی هەرێم بە واجبی خۆی هەستاوە بۆی بە خێرایی تەواوی کاشتەکان بێگومانەوەی بەڵێ ئێستا زۆر بە جدی لەسەر پرۆژەکان دەکرێت شوێنی فەرماکان بۆی بتوانێت لە داهاتوودا هەم 24 کاژمێر کار بکات و هەم جوڵە بازرگانێکی لەو بڕەکەمەی کە هەیە زیاتر بکرێت بە کورتی بە تۆزەکاتم ماوە ئەیەم بە جەنابەت سکەم بەڕاستی من ئەم پرسیارم ئارەسەی قادرەکەم دەستخۆشیان دەکەم کە سنووری ئیداری ڕاپەڕین بەڵام تاکو ئێستا ئیشەکانی مەرزی شێلێ سس کراوە چۆن من ئەوەندەی ئاگادار بم لە ماوەی ئەم 20 ڕۆژەیە 70,000 ڕەشوەڵاق لە مەرزی چێلێەوە هاتووە ڕەشوەڵاق حیوان و ئەو شتانە لە ڕێگای مەرزی 70,000 چکە من ئەوە لە قۆمەوە قسەی ناکەم بۆچی حکومەت ڕێگا ئەدا بە حاجی ئۆمەران نابێ بەڵام بە چێلەیانەیەت لە رووسیا لە ئەرمینیا لە ئازربایجان تەمان دیارە ئیداری ڕاپەڕینی هەوڵێکی زۆر زۆریدا من دەستخۆشیان دەکەم لە زۆر ڕوانگەوە ئێستا ئەتەوێت چیتر بفەرمووی یەک شتێکەشێ لێرە کاگە ڕەنج ئێمە ئەو زەوی کشت و کاڵانەمان هەمووی کراوە بە ڤیلا ئاوی ژێر زەوی نماوە ئێمە لە چارەسەرەکەی بگەڕێن باشتر نە قسەی لەسەراکەین دەستخۆش فەرمایشتێکی تردا فەرمایشتەکەم ئەوەیە من لێرەوە دەستخۆشی لە ئیداری ڕاپەڕین دەکەم زۆر هەوڵی داوە بەڵام بە کوردی بە کورتەکەی لەو دی و سنوورەوە زیای لەگەڵ ئەم دی و یعنی ئەوە جیاوازێکی زۆر زەقە بینین ینی خەڵکی ئێرە بە گەنج و لاوە پیر فەرامۆش کراوە بە ئیدارە خوێزیەکانیش فەرامۆش کراوین بۆیە خەڵک هەمووی کۆزەکان ڕۆ بۆ دەرێ بەخێر بیت فەرموو برای من خوشحاڵم بەخێر بیت وڵای کاگران سەبارەت بە ئەو بەرنامەی کە ساز کردووە دەسەڵاتی خۆجێی ئێرە نەک هەلیکار ناڕەخسێنێ بەڵکو هەلیکار تێک دەدا ئەمە کە نمونە بێنینەوە 2 مانگ پێش ئێستا کاسبکارانی ڕانیا حارەبانەتچیەکان شوێنەکانیان لێ سندراوەتەوە بۆیان نییە ئیش بکەن لەگەڵ ئەوەشدا تا شارەوانی کۆن لە ناو بازای ڕانەوە بینەیەکە هیچ کەڵکی نەماوە دەتوان تێکی دەن و بیکەن بە شوێن کاسبکاران ئێستا ئەوان بۆ خۆیان کە دەیانێت بێنەوە سەر شەقام ئیش بکەن لەگەڵ ئەوەشدا دەسەڵاتی خۆجێی لێرە دەیانگرن شەقیان لێ دەدەن هەڕەشەیان لێ دەکەن من بە چای خۆم بینیومە کە گەنچە بۆ ویستێتی خۆپیشاندانکە لێرە کاکە بوو بەکری ویستێتی ڕووماڵی بەرنامەکە بکە ڕێگەیان نەداوە تەنانەت ئەوەندەی نەمابوو لە برادرانی ڕووداویشدەن لێرەکە من پرسیارەکەم بۆ سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین بەڕێزیان کە لێرە جێگیریان تا ئێستا ناو شاری ڕانی نەبینیوە تا ئێستا نهاتوو بەدەمیانەوە چوونەتە قایمەقایم چوونەتە ئاسایش چوونەتە هەموو شوێنەکان ناکرێن ناو بڵێن بۆ هیچ شتێک نەکراوە بۆ گەنجانە بۆ کەسانە کە کاسبی خۆیان بکەن پێویست ناکە پێویست بە پێکەنی ناکە قوربان تا ئێستا هاتوونە لای بەڕێزت توتە دەسەڵاتم نییە هەنی بۆچی
خۆم نەچوم من کاسبکارم بەڵام لەگە عربانەتەکان نیم چەند کەس لەگەڵیان بێویست بۆن بەم دانیشت بڕیارە؟ من ئێستا ئەگەر دەدەقم مەجالم بێ 20 کاسبکاری ناو بازیان ڕانێت بۆ دێن ئێرە مەجالم بە ئێستا تۆ لێرەی لە بری ئەو بیستا ئەمە داواکاریەکەت پێوت با گوێ لە وەڵامەکەیەوە بگرین باش باگوێ لە بگرین کاکدان زۆر زۆر خۆشحاڵی بووم بەخێر بێ سەرسەرم کاک مەلا قادر فەرموو یەک دەقە کاتت ماوە جوابی ئەو 20 کەسە بەرەوە کە بیست ناوە بزەم زیاترە ئەگەر ئەتانێت تەنزیمی ناو شاری ڕانیە بکەن بەڵام ئایا ناکرێ بیریش لەوە بکەنەوە جێگرەوەیەکتان هەبێ ئەڵتەرنەتیڤێکتان هەبێ من لەو لیژنیە دانیم کە ڕخستنەوەی نێو بازار تێدا بەڵام لەگەڵ ئەوەدان دەبی شیان بۆ بدۆزرێتەوە ئەوانەی کە باشراوە نازان کاری لە پێشینەی خۆت بۆ ئەوەی ئەگەر خوا نەخواستە بیری لێ نەکرابەوە بەس تەنیا بڕیاریان نابوو کاکە لێرە ئیژ مەکە عەرەبانەکە و ڕامەگرا عەرەبانەکە و ڕاکێشە تۆ ئەبی بە محامی ئەمان من ئێستا ئەو دەڵە نهاتوت بازم تەبع خۆم بە پرسیار نازانم پێداویستی ماڵەکەشم بۆن من هەموو ئێوارێک هەموو فرۆشەکان بدەناس من هەر خەڵکی و شارم سەرەتاوی و ناوەندی ئامادەیم تاوا کردووە من بەبێ خەڵکی و شارە ناژم من هەموو ڕۆژێک لە بازارم بە عەرەبانەتچیەکان مان لە ڕانیا بڵێن عەرەبانەکە و ڕاکێشە و بڕۆ بەبێ ئەوەی شوێنی بۆ بدۆزرێتەوە من لەگەڵی دانە بووم ئێستاش لەگەڵی دانیم چکە دەبواە قبوڵەکەیت دەزانی چۆنە کاگرنج ئەم بابەتە پێشتر زۆر قسە لەسەر کراوە کە کێشەی هاتسۆ لە شەقامە سەرچەکە دروست بوو هیچ چارەسەرێک نەبوو ئیلا دەبواە ئەو چارەسەر بکرێت چارەسەرکردنە دەرکردنی دەستگارکە بەس لەگەڵ ئەوە دانیم بێ ئیش بکرێن و لەگەڵ پشگیریشیان دەکەم باش ئەگەڕێ لەگەڵ سەرۆکی شارەوانی شوێنێ بدۆزیتەوە بۆیان زین چۆن وەگوتم من لەو لیژنەیە دانیم پرسی پێ نەکراوە ڕێشمەر بەس ئێستا لام دەقەیەوە ئەگەر ئەویشە بە من بسپێرێت من تاوەکو ئەوانە ئیشیان بۆ نەدۆزرێتەوە دەریان ناکەم زۆر باشە بینەرانی بەڕێز بەرپرسانی وڵات ئیتر پێم وایە ئەوان قسەی دڵی خۆیان کرد ئەوە حاڵی گەنجەکانە حاڵی کۆچە ئیتر خۆتان و هیممەتتان بەبێ دروستکردنی جوڵەیەک بەبێ پلان بەبێ سازاندنی عەقڵێکی کارا بۆ دۆزینەوەی ڕێگە چارە کارەساتەکە زۆر گەورەترە بێ سبەینێ چارەسەری نابێ کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان سڵاو ڕێزمێ بۆ هەموو خەڵکی کوردستان بە تایبەتی ڕانیە و قەڵاتزە و حاجیاوا و چوارقوڕنە و دەڤەری ڕاپەڕین هەر هەمووی گوند بە گوند و ناوچە بە ناوچەتان کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان سڵاوی ڕوودا و بۆیەوە